میوانانی بەڕێز سامادەبوانی خۆشەویست زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین ئەمڕۆ لە کۆڕێکی تری لە زنجیرە کۆڕەکانی تۆڕی ناوەندی ڕۆشنگەری چاودێر بۆ بانگەوازی دیالۆگە جیاوازەکان لە خزمەت کاگمەریوانە بینۆک و وەرگێڕێک و ئەزمموی خۆیمان بۆ باسەکە لە چوارچەوەی بابەتێکا بەنای وەرگێڕان لە ڕوانگەی فەیلسوفانەوە. کاگمەریوان لە وەکو ناوەکەی دیارە لە هەڵەبجە لەدایک بووە، ساڵەکەی یانە کاگمەریوانی تو نازام خۆ بە ئەم قەزنە و نووسیوە. بەکالەرۆسی لە ڕاگەیاندن لە زانکۆی سلێمانی هێناوە، خوێنکاری ماستەر لە زانکۆی تاران لە بەشی ڕاگەیاندن. خاوەنی 65 کتێبی وەرگێڕاوە لە فارسیەوە بۆ سەر زمانی کوردی و هەروەها بە پێچەوانەشەوە. نووسینی زیاتر لە 50 وتاری ڕخنەیی هەیە لە بوارەکانی ئەدەب و وەرگێڕان و ڕخنەی شانۆیی لە گۆڤار و ناوەندەکانی بڵاوکردنەوەیە. ئێستش مایکەکە بەجێڵم بۆ کاگمەریوان بۆی کە 45 دقیقە کاتمان هەیە بابەتەکەیمان پێشکەشکە. سپاس بۆ ناوەندی ڕۆشنگەری چاودێر و هاوڕێیانی عەزیز کە زیاتر لە 3 ساڵان کۆڕانە هەفتانە بەردەوامی هەیە بە بێگومان کاریگەری خۆیانە بێت. لە ساڵانی ڕابردووە چەند جارێک پێشنیارم کرد لە گەلاوێژە کە بەداخەوە نەکرا جێگیر نەبیوادارم لە ساڵی داهاتوە بکرێ ئەوەی کە ئێستا ئەکرێ ساڵێک تایبەت بکرێ بە وەرگێڕانەوە کە هەموو تەوەرەکان تەقریبەن لەبەر چاوگیراو لە ساڵانی ڕابردووە بۆی گرنگی وەرگێڕان لە دنیا ئێمەیە. هیوادارم لە ساڵی داهاتوە بکرێەوە، هیوادارم ئەم زنجیرە کۆڕانە زیاتر بەردەوامێ بێت لەسەر وەرگێڕان بۆ ماوەیەکی باش کە بتوانین گەرچی بەداخەوە لە ئێستاە کەمترین وەرگێڕ لە کۆڕەکەمانە ئامادەی ئێوە زۆر گرنگ بوو، بە تایبەتش لەنەوەی نوێ ئەوە کۆنتاکتێکی باش لە نێوانمان هەبێەوە قسەکردنێکی جدی لەسەر دۆخی وەرگێڕان کە لە ئێستاە لە قەیرانێکی زۆر جدیایە نەک وەک خودی پرۆسەی وەرگێڕان ئەنجامدان لە قەیرانەکە و بابەتێکی جیایەوە ئەوەی کە هەردۆخی چاپ و بڵاوبوونەوە و کاری ڕۆشنگەری بابەتی تەوەری بابەتەکەی بن ناونشانی وێڵ بکە هاوڕێ ئەزم کاکسانی پێی باش لەسەر تەجروبەی وەرگێڕانی خۆم سەبکەم وەرگێڕان لە زمانی کوردی و بۆ زمانی ئەویدی و پێشەوانەکەی کە من بێگومان پێم باش و بەڵام تایتڵێکی واشم هەڵبژاوەک سەرەتایەک بۆ داخڵبوونێک لەوەی کە لە ڕۆژ ئاوایە و لە 200 ساڵی ئەخیردا بە تایبەت چۆن کۆمەڵێک فەیلسوفی گەورە و گرنگ چ بایەخێکی تایبەتیان یاوە بە وەرگێڕان و وەرگێڕان لەو پێگەیان نییە کە لە دنیای ئێمانە ناسراوە نەزانراوەوە یاخود فەرامۆش کراوە کە بەداخەوە شتێکی ئۆتوی لەبارەشەوە تەقریبەن تەرجمە نەکراوە. وەک سەرەتایەک لێەوە دەست پێکەم دواتر گەڕانەوەیەک بۆ هۆی کە بتوانین گفتوگۆیەک بکەین لەسەر هەم دۆخی وەرگێڕان لە کوردستانەوە هەم ئەگەر کاتیشە بێ باسیەوەی کەم وەرگێڕانی پێچەوانەوە ئەزمموی خۆم لەبارەی ئەو پرۆسەیە کە لە 26 ساڵی ڕابردووە کە کاری وەرگێڕانمان جاماوە بە تایبەت لەگەڵ زبانێکی تراو لە دۆخێکی تایبەتە کە دۆخێکی بە مانایە کە توان ناوێت دۆخێکی ناسروشتی لەوەی کە بەر پرۆسەی سانسۆرەکانی لە بینی دوو زبانە لەوەی کە شوێنێک هەیە هێشتا سەرەڕایبوونی ئازادی کە ئەو بەشەیە کە زبانی کوردی کاریتیاکەن کە کوردستانە دۆخێکی تەندروستی نییە لە پرۆسەی چاپکردنی کتێبە بە مەفهومێکی کورتتر و سادەتر بەم استراتیژێک نەبوو نییە بۆ وەرگێڕان چ لە زمانی ئەویدیۆ بۆ زمانی کوردی یاخود بە پێچوانەوە لە کتێبخانەی کوردیدا و ئێمە لە دۆخێکی زۆر خراپداین و بارەوە بە تایبەت لە 10 ساڵی ئاخرا بەرەو پاشەکشەیەک چوین یان گەڕاوینەتەوە دواوە و ئەمە بۆ خۆی باسی زۆر هەڵک بێت و هەروەها ئەو دیوەی تری ارتباطی من پەیوەندی من لەگەڵ کتێبخانەی فارسیە کە وەرگێڕانی کتێب بۆ لە زمانی کوردی بۆ زمانی فارسی و ئەو سانسۆرەی بەرێکەوە ئەو پرۆسەی تۆ چۆن لە شوێنێک لای ئەویدیەکی نەناسراو کە نەناسراوی چۆن نەتوانی جێگای خۆ بکەیتەوە لە پرۆسەی ناشر قایلکردنەوە تا ئەوەی کە هیچ پێشینەیەکی نییە ئەدەبیاتەکەی تۆ لە ناو کتێبخانەیە. لە ڕۆژ ئاوا لە 200 ساڵی ڕابردوودا لە لای گۆتەوە تاوەکو شلایر ماخار تاوەکو گروپی هەرمۆنەتیک و گادامێر فێلسوفێک گەورەی وە گادامێر دواتر پۆل ڕیکۆر
و خودی هایدگر کە تەرجمەی کردووە هەموومانە گرنگی و باخێکی زۆر تایبەتیانەوە بە وەرگێڕان چ لە یۆنانی و بۆ ئەڵمانی تەرجمان کرد چ تێزیان هەبووە بۆ نمونە لە پێشەکەی بۆ هۆڵدەرلینی نووسێ هایدگر ئەڵێ ئەگەر پێم بڵێ وەرگێڕان چییە کێ پێتەڵم تۆ کێ و ئەوە وەرگێڕان تێزێکی مهم مەطرحەکات تاوەکو دواتر یعنی لە هرمۆنەتیکان زۆرترین قسە و تێزی لەسەر لەم بە کتێب بە بابەتی جیاواز تاوەکو پۆستمۆدێرنەکان تاوەکو ژاک دەریدا کە کتێبێکە نووسێ دەربارەی بورجی بابل و والتەر بنیامین لەو نێوانەیە کە 100 ساڵ لەمەوە پێشانی لە 1921 تا پێشەکی بۆ کتێبە وەرگێڕانی شارەکانی بۆ لێرە نووسێ بە ناوی ئەرکی وەرجەر یا بەرپرسیارەتی وەرجەر کە لە پاش 100 ساڵ بەسەر تێپەڕینیە و تێکستەیە تاوەکو ئێستاش زۆرترین تەفسیر و ڕاوە بۆ ئەوەی والتەر بنیامینی فیلسوفی ئەڵمانی کراوەتەوە کە چۆن گرنگی ئەیە بە وەرگێڕان وە بە چەشنێک لە چەشنەکان تام بڵم پێگەی گۆڕانکاری بەسەردادێ لەو تێزەی لای بنیامینەی بینین ئیدی وەرگێڕان شوێن و پێگەیەک وەرەگرێ بە تا ئاستێکی باتە سەرەوەی وەک لەسەر و نووسینەوە ئیبینێت وەرگێڕان لای بنیامین گواستنەوەی دەقێک نییە لە ئەسڵەوە بۆ کۆپیەک یاخود بۆ دەقێکی تر لە زبانەکەی دیا و هەر ئەوە بێت ئەو بە هەموو شێوەیەک دیشەوەیە کە وەرگێڕان هەمان دەقا کە ئەڕاتە ناو زبانێکی تر بە ئەمانەداریەوە کە ئەو ئەمانەداری بۆ مەفهومە پێ قبوڵ نییە و پێی وایە کۆنتاکتێکی گەورەیە لە نێوان زمانە لە نێوان کۆدە شاراوەکانی زمانە و ئەو بێگانە بوون و نامۆبوونەی لای زمانە لە ناو زمانە هەیە گەرچی و لە بنیادا پێی وایە هەموو زمانەکان ئیشیان بەوە هەیەوە کار لەگەڵ یەک بکەن و لە پەیوەندیەکی قوڵتر لابن لە یەکەوە تێزێکی تازەتر بەرهەم بێنوانی تێکستی سێم بەرهەم بێتەوە لە پرۆسی وەرگێڕاندا گوتارێکی تر دروست ئەبێ کە بە هەمان شێوە دواتر ژاک دەریدا و جۆرج سنایدەر لە کتێبی پاش بابلدا ئەویش هەر بەو ناونیشانە کتێبێکی گرنگە لە ساڵی 75 بڵاوەکاتەوە هەمان تێزی گرنگی بنیامین فراوانەکەنەوە بایەخێکی زیاتری پێیان و ڕاوەی فەلسەفی بووەکەن تا ئەو ڕادەیە کە پیان وایە بەتایبەت هەرمۆنەتیکان گادامێر بە ئەو گروپەی فەیلسوف ئەڵمانیا پیان وایە خودی تەفسیر ڕاوە تعیین تەرجمەیە و تەرجمە تێگەیشتنە تەرجمە تەفسیرێکی ترە بۆ بوون هەتا ڕۆن بۆ ڕوانگەی بوونگەرایانەی هایدیگەری پێی وایە ئەگەر هایدیگەر ڕوانینەوەی ئەگەر بوون ئەویدی بوونێکی تری هەیە و بوونی ئەو بوونی منە وەرگێڕان ئەتوانێت بوونێکی تری ئەو بێوە ئێمە دۆزینەوەی خۆمان لەناو ئەویدیا ئەبینینەوە لە ڕێگەی ئەویدیۆ خۆمان جارێکی تر کەشفەکەین ئەمە هەم لای پول ڕێکۆر هەیە بە چەشنێکی بەرفراوانتر بە تایبەت لە کۆتا ساڵەکانی تەمەنیدا زۆرترین تێزی لەو بارەوە نووسیوە و ڕوانگەی تازەی چۆتە ڕوو زیاتر لە ئەوەش کە ژاک دەریدا لە ڕوانگەیەکی ساختارشکێنانەوە کە کردوێتی لەسەر لە تێزەکەی خۆیان کە زۆربەی بنیادگەرەکان گەڕانەوەیان بۆ ئەوە هەیە کە سەر لە بەرهەمێنانەوەی تێکسێکی تر ڕاوەی تر و بەردەوام ڕاوەی خۆم لەوی دیا و ڕاوەی ئەویدی لە منەوە ینی ارتباطێکی تەنگاتەنگی فکری و زبانیە کە ئێمە ئەتوانین لەوێەوە جارێکی تر جیهانی خۆمان جیهانی ڕابردوو خۆمان و ئێستا و ئەو کۆدانەی لە نێوان من و ئەویدیا جارێکی تر لە ڕێگەی وەرگێڕانەوە بکرێتەوە و بخوێنێتەوە. گادامێر لە کتێبی حەقیقەت و میتۆدا یەک فەسڵی تەواو لەسەر ئەوە سێ دواتر یەک کتێبی تایبەتی پێوە لەبارەوە دەدووسێت کە چۆن وەرگێڕان ئەتوانێت ڕاوە بێت تەفسیرە ینی وەرگێڕان چیدی گواستنەوەی دەقێک نییە لە زمانێکەوە بۆ زمانێکی تر ئەبێ بە ڕاوەیەک کە جیهانێکی تر ڕاوە ئەکا و بەرکەوتنێکی قوڵ لە نێوان جیهانە ناسراوەکانە کەشفەکە چۆن لە ڕێگەی ئەم فەیلسوفانەوە ئێمە ئەگەین بە کەشفێک کە تێکستی ئۆرجیناڵ
ئەو تەنها ئەو تێکسەیە ئەتوانێت ببێت کە شایستەی ئەوەیە ڕاڤە بکرێتەوە تەفسیر بکرێتەوە و تەرجمە بکرێتەوە تا بنیامین پێ وایە ئەگەر هەر دقێک نەتوانێت بڕاتە ناو زمانێکی تر و ئیدامە بە حیاتی خۆی نەیە و نەتوانێت ڕەمزەکانی لە ناو زمانێکی ترا کۆ بکاتەوە ناتوانێت شایستەی ژیان لێ شایستەی درێژەدان بە حیات نییە لەوە زیاتر ژاکدێریدا ئیزافەی بۆ دنیای تێزەکەی بنیامینەوەی ئەڵێ هیچ شتێکی تر نییە لە دەرەوەی وەرجێڕان ینی وەرجێڕان توانی هەموو شتێک بێت تەفسیری ئێمە بێ بۆ فکرەوە بۆ ڕاوەی جیهانی ئەمڕۆوە بوو دیارە لە هەمان کاتا پیان وایە ئاکتێکی سیاسیشە وەرجێڕان ئاکتێکە کە جیهانی ئێمە بە جیهانەکانی ترەوە ئەبەسێ لەسەر هەموو ئاستەکان ینی سنوورەکان تێپەڕێنێ لەوەی چۆن ئێمە ئیتر مانعەکان بربەستەکان نین ناتوانین هیچ شتێکی تر دنیای ئێمە سنووردار بکە لەگەڵ یەکترا چی وەکو دیالۆگ چی وەکو چوونە ناو ئەو بربەستانەی بەهۆی هەر بوونمە دژی ئەو ڕاوە کلاسیکەی فەلسەفەی کۆنی یۆنانن کە ئەوترا لە قۆناغێکە دەقی ئۆرژیناڵ دەقی دووەم نابێ بە دەقی ئۆرژیناڵ و ئەبێ بە ئەسڵەکەی بخوێنرێتەوە و ئەسڵەکەی ئۆرژیناڵێکە گرنگترە و هەرگیز وەرجێڕانەکە ناتوانێت زمانی ئەوە بگرێتەوە کە ئەوان پیاوە و ڕوانگە سنەت تەقلیدیەوە کلاسیکە زۆر تورکاوە وەڕزاوە مانای نییە لەبەرەوەی لە ڕاستیدا ئەوە بەشێکی لە ئاین و مەزاهبی ڕوانین بۆ دەقی مقەدەسەوە هاتووە کە لە دەورانی مۆدێرنا تێکەشکێت دیارە لە دەرەوەی ئەوان شۆتان هابرماسیش لە تێزی خوا پێی وایە خوێندنەوە بۆ فکری مۆدێر لە دنیای مۆدنا تەفسیرەکان جارێکی تر تەرجمە شوێنی تەفسیرەکرێتەوە لە گوتاری فەلسەفەی مۆدێرنا ئاماژەیەکی وردی پێدەکات لەبەرەوە لە ئەو قۆناغەیە کە لە ئەڵمان تێپەڕێ لە دوای لە گۆتەوە تاوەکو ئەگاتە شلایەرماخار و دواتر گادامێر و پۆلریکۆری فەڕەنسەوی و دێتە لای ئیتاڵی ئەمبەرتۆ ئیکۆ کە لە ڕێگەی نیشانەکانەوە ڕوانینی فەلسەفەی خۆی لەسەر وەرجێڕان دەخاتە ڕوو بۆ خۆی و دنیای دەرەوە دنیای جارێکی دی لە ڕێگەی وەرجێڕانەوە خۆمان ڕاڤاکەینەوە و جیهانی فەلسەفی خۆمان جیهانی فکری خۆمان لە ڕێگەی زبان و لە کۆنتاکتی زبان ینی لێ کاتە تیۆری زبان بە تیۆری وەرجێڕان ئەزان و تیۆری ئەدەبی تازە تێکەڵ دەکەنەوە بە تیۆری وەرجێڕان و پیان وایە هیچ تێزێکی خاڵص زبانێکی نایە بەرهەم نایەنێ بەبێ وەرجێڕانێکی بەردەوام لە ناو فکردا ینی پرۆسەکە لە دەرەوەی ئەوە دەرەچێت کە تەنها نەقڵکردن و گواستنەوەی زمان بێت لە ئاستێکەوە بۆ ئاستێکی تر لە قەواعیدی زبانێک و بۆ ناو زمانێکی تر بەڵکو ڕاتە ناو خوێندنەوەی بەردەوامی خود و ئەو پرۆسەیە کە لە تەرجمە و تەعریف و فکرە ئەکرێت پرۆسەیەکی خوێندنەوەی بەردەوامی میتۆدەکانە لە ڕێگەی وەرجێڕانەوە و خوێندنەوەی جیهانی پێش ڕافە ئەوەی کە تەعویل نەکراوە ئەوەی پۆلریکۆر ئەڵێ خودی وەرجێڕان تێگەیشتنە دەرکە فەهمی بەردەوامە هەمان شت ژاکدریدا لە تێزەکەیان دێتە سەرەوە کە ئێمە بێ تێگەیشتن بێکرانەوە بێ دیالۆگکردن ناتوانین بژینی و ژیانمان بەردەوامی هەبێ و ئەمەش تەنها لە ڕێگەی وەرجێڕانەوە ئەتوانێت بوونی هەبێت بێ وەرجێڕانێک کە هەڵگریت تێمایەکی تایبەت بە ڕاوەخوازی بێ و تەعویل بێ هیچ تێکسێکی تر ناتوانێت بەرهەم بێ کە زیندویەتی بە پرۆسەی خوڵقاندن و داهێنان و خەڵقی فکرێکی داهێنەرانە لە ڕێگەی پرۆسەی وەرجێڕانەوە. دیارە خوێندنەوەی قوتابخانەی فرانکفۆرت لە ناوێنە زیاتر لە هەر قوتابخانەیەکی تر گەڕانەوەی هەبووە دوای دیارە هەرمۆنتیکەکان چۆن ئەتوانین دیدگای ئینتیقادی
ئێمە لە ڕێگەی وەرجێڕانەوە جارێکی تر بگەڕێتەوە بۆ خوێندنەوەی خۆمان و دنیای کللتوری ڕۆژ ئاواوە کۆنتاکتی دنیای ڕۆژاوا لەگەڵ دنیای دەرەوەی خۆیان ئەتوانێت بەستنەوە بە پرۆسی وەرجێڕانەوە لە پرۆسەیەکی ڕۆشنگەرانیانی ڕۆشنگەری ناتوانێت بە کەماڵ بگا بەبێ ئەوەی کە لە ڕێگەی وەرجێڕانێکەوە هەبێ کە بە پرۆژێک لە قۆناغێک لە قۆناغەکانە بۆ نمونە لە شەرقا لە قۆناغ لە دەورەی عەباسیە وەرجێڕانی تێکستی گرنگ تێکسی سریانی لە ئێرانەکانەوە دەقی ڕۆژ ئاوای دەقی یۆنانی بۆ ناو زمانی فارسی و بە پێچەوان و بۆ ناو زمانی عەرەبی لەو قۆناغەیە ئەمە توانیوێتی کۆنتاکتێکی فکری و بەهێز دروستکە لە قۆناغەکە دوایی بەهۆی نەمانی ئەو ڕۆشنگەری نامێنێ بە هۆکارێک لە قۆناغەلی جیاوازە بە تایبەت لە باڵا دەستبوودی ئیسلام لە ناوچەکەی خود قۆناغە ئاینیەکانەوە بەڵام لە مەسیحیەتە لە ڕۆژ ئاوایە بەهۆی کرانەوەی ئەو ئاینە بەڕووی ئەوی دیا بە تا ڕادێک لە ناو خۆیاوە لەگەڵ ئەوی دیشە توانیوێتی تێکستە ئاینەکەی بۆ نمونە لەم ناوچەیە بە تایبەت بە پلەی یەکەم بۆ لە کتێبێکی وەکو ئاەتی شەیتانی کە دۆخێک دروستەکە وەرجێڕانی وەرجێڕە ژاپۆنەکەی ئەکوژێ وەرجێڕی تورکی ئەکوژێەوەی کەیزانی ئەزیز نەسرین لە ئوتێلەکە چل کەس ئەسووتێ بە بۆنەوەیانی ئەو قەداسەتە لە ئەم ناوچەیە لە جیهانان نەیتوانیوە پێیان وایە هۆکار ئەوەیە بۆ ناتوانانی کۆنتاکت لەگەڵ دنیای دەرەوەی دروستکە هێشتا کتێبی مقەدەس ڕەفتاری مقەدەسی لەگەڵەکرێ وەک تەرجمە تێکستێکی تەرجمەوی لە ڕۆژ ئاوایە نەکرا نەتوانراوە ڕاڤە بکرێ و تەویل بکرێ ینی بەر تەویل دەکۆتەوە وەک خۆی ماوەتەوە وەک تێکستێکی مقەدەس نەتوانێ وەک تەرجمە مامەڵی لەگەڵاکرێ گەرچی تەرجمە کراوە کتێبە پیرۆزەکانی ناوچێ بەڵام بەر ئەو تەویلی کە ڕوانگەی بنیامین هەیە بۆی یاخود ژاک دەریدا هیچ بەر تەویلێک نەکەوتووە کە تاوەکو تۆ ناوەی ڕاڤەکەی وە دەرونی ئەو تێکسە و باگراوەندی ئەو تێکستە و لەبەر ئەوە ئەمەش بۆ بە کێشەیەکی گەورە لە نێوان کرانەوەی فکری جیهانی ئێمە لەگەڵ جیهانی ئەویدیا ئەنی هەرواتە هەر لە ئاینەوە تاوەکو ئاینزاکانی تورکانتی لە قۆناغەکانی تردا کێشەیەکی گەوری دروست کردوە کە تەرجمە لە دایکبوونێکی تەندروستی نەبێت لە جیهانی ئێمەیە لەم ناوچەیە و هەمیشەش بە کەم و کوڕی و کێشەیەکی گەورەیە بژی و ئەوەی لە ئەڵمانیا و دواتر لە فەڕەنساوە لەگەڵ یۆنانە هەبووە ئەوە نەبێت لە میسری کۆناغ خود بۆ نمونە لە جیهانی عەرەبیە کە لە قۆناغێکا بەهۆی وەرجێڕە غەیرە عەرەبەکان و غەیرە لەواقع موسڵمانەکانەوە توانیوانە گەشەیەک بێن بەخوان لە قۆناغی بەتایبەت سەردەمی عەباسیە کە درەوشانەوەیەک هەیە ناتوانێت تەداومی هەبێ ئەو ڕۆشنگەریە بەردەوام بەر قەتەعبوون و تەقتیع و دابرانێکی گەورەی توش ئەبێ کەوتنێکی گەورەی توش ئەبێ لەبەر ئەو قەداسەتی پیرۆزیانەوە دیارە لە قۆناغی جیاشا بەهۆی ئەفکاری سیاسی داخراوە هەیە تەنها ئاینیە لە قۆناغی جیا بۆ نمونە لە کاتی یەکێتی سۆڤێتە بەشێک لە وەرجێڕانە متەرجمانی کە بەرهەمی فەلسەفەی کلاسیکی ئەڵمانیان وەرەجێڕا هەمویان نەکرانە زیندانەوە تا ساڵانێکی زۆر لە زیندانە بوون تا مەرجیان لە ئایدۆلۆجیا داخراوەکانیش ئەو قۆناغێکی تریان هەیە کە هەر تێکستێکیان ڕازی نەبوونیانی نەیانتوانێت بکرێنەوە بەرابەر بە هەر دەقێکە بێتە ناو زبانەکان و پێچەوانەوە بکرێتەوە ئەمە تا ئێسش لە قۆناغی مۆدێرنیشە بە هەمان شێوە هەیە بۆ هەر تێکستێکە سنوورەکانی ئاینەیەکی تایبەت یاخود ئایدۆلۆژیایەکی داخراوە ببڕێ ناتوانێت ئەم پرۆسەیە وەکو پرۆسەیەکی ڕۆشنگەری بەردەوامی ڕاڤەکارانە لە گفتوگۆیان بێ لە سەر لە نوێ بەرهەمهێنانەوەی خۆی تەویل بۆ خۆی و شیکاوی خۆی بێ بتوانێت جیهانی دانەبڕێ لەو جیهانی کە هەیە تەنها بە وەرجێڕانی چەند کتێبێک یاخود کاری تاکوتراوە پرۆژەی بچووک لێرە و لەوێ لە جیهانی ئێمە بەنمونە ناتوانێت ئێمە بتوانین بڵین هەنگاومان ناو کۆنتاکتێکمان لەگەڵ دنیای دەرەوەدا دروست کردووە یان توانیمانە بەشێک بین دانەبراو لە دنیا ئەگەر
ئاکتی ڕەفتاری تونند و تیژانە ئەگەر پرۆسەیەک هەیە هەتا لە دەرەوەی کاری فکری ڕۆشنگەرانەش لە دنیای سیاسەتا لە دنیای کۆمەڵگای ئێمە بە هەر ئاستەکانی کە تەماشا بکەی لەو ناوچەیە هەتا دەمالگیری پان ناسیۆنالیستی نەتەوەکان بۆ نمودا تەنانەت توونڕەویە کە ئەیبینی لە گروپە جیاوازەکانە تا ئاستی نوخبەش لە ڕاستیە نەک تەنها خەڵکی سیاسی دۆگمیا کەسانی کە ئەفکاری فاشیستیان هەیە بەڵکو بە شێوەیەکی گشتی لە دەستگا ئەکادیمیەکانیشتا بەهۆی نەبوونی ئەو چەشنە لە تەرجمەی ڕافەخوازانەوە تەفسیری خود و ئەویدی و کۆنتاک لەگەڵ جیهانی دەرەوەدا ئێمە بەردەوام لەبەر یەککەوتنێکی ڕقین لەگەڵ یەکتردا و بمانایەتر لە ناپەیوەندیداین ناکۆنتاکتەکەین گوتارێکی فکری قوڵ لەم ناوچەیە نابینی کە ئەمە ئەکرێ بەپێی ئەو تێزانە بەشێکی بگەڕێتەوە بۆ ئەوەی کە پرۆسەی ڕۆشنگەری تەویل و تەفسیر لە جیهانی سێم و بەتایبەت لەم ناوچەی ئێمەیە بەو شێوەیە شکڵی نەگرتووە تا بتوانانی دیالۆگێکی قوڵ خەبێ هەتا ئەگەر تەماشا بکەی لە نێوان نوخبەکانیش و نوخبەی ئەکادیمی و نا ئەکادیمیکیش لە دنیای عەرەب بوونەوە لە عێراق لە ناوچەکەیە لە ئێران لەگەڵ خۆمان و لەگەڵ ئەوانی دیگری چه ئەوەی پۆل ڕیکۆرد باسێکا کە بوونی منی تۆ پەیوەستە بە بوونی ئەویدیەوە و دیالۆگ لەگەڵ ئەویدیا و هەروەها هەموو ئەو فەیلسوفانەی کە بە قوڵی ئیشان لەسەر ئەوکرۆ ئەوە لە جیهانی ئێمەیە ڕووی ناوە لە جیهانی ڕۆژ ئاوایە ڕوویاوە و توانیوانە ئەو ئەکتە شکل بگرێت بەڵام لەلای ئێمە بەداخەوە تا ئێستا دیارە هۆکارەکانی شڕوونە تاماشا بکەی لە هیچ پرۆژەیەکی ڕۆشنگەری کە تایبەت لەسەر ڕاوەکردن و دیالۆگ لەگەڵ ئەوی دیا بە شێوەیەکی درێژخایان لە 100 ساڵی ئەخیرا لەم ناوچەیە بوونی نەبووە ئەگەر لە مەشروتە لە ئێران کۆمەڵێک تەرجمەوە تێکس ئەکرێەوە کرانوەیەک ڕوە بەرامبەر بە دنیای دەرەوە بەتایبەت فەڕەنسا و دواتر بەریتانیا و وڵاتانی ترووە تا ناوچەکە زۆر کورت و کەمە و ئەمرێەوە لە ناو عێراقا و لە وڵاتانی حەوزەی خەلیج بەو شێوەیە بە هەمان شکل ئەم قۆناغا ڕووی نایەوە کە ئێستا ئەمە بۆ لای ژاپۆن هەبووە لای ژاپۆن تا ڕادەیەکی زۆر لای کۆریا جنوبی و بەشێک لە شەرقیاسە لە هیند ئەو کللتورە هەبوو بە پرۆسەیەکی درێژخایانی ڕۆشنگەرانە ڕوویاوە و توانیوان لەگەڵ دنیای دەرەوە و ئێستش ئەگەر ببینیت لە شەرقی ئاسیا چوەک کۆنتاکتی ڕاستەوخۆ لە هەموو ئاستەکانە چوەک تاچی ئەوان لە دنیای دەرەوە لە زانکۆکانیاندا خەڵکی هیندی خەڵکی ژاپۆنی خەڵکی تەنان چینی و شەرقی ئاسیا زۆر زیاتر توانیوانە کۆنتاکتێکی قوڵ لە دنیای غەرب لە ئەمریکا و بۆ ئەوروپا بگرن چ لە ئاستی ئەکادیمیک چ لە ئاستی فەیلسوفەکان نوخبەکان و هەتا لە ئاستی سیاسی و پرۆسەی فکری لە ئاستە جیاوازەکانە توانراوە پردێکی کۆڵ دروستکات و هەست بە دابڕانێک نەکەی هەست بە نەبوون و خیابێک نەکەی لە دیالۆگ نێوان ئەوان و لە دنیای دەر تا ڕادەیەکی کەمیش ئێرانەکان هەوڵیان نا و لە قۆناغی جیاوکاران کەم بەس هیچ کاتێک تا ئەو ئاستە نتوانراوە وەکەوەی لە شەرقی ئاسیای ئەیبینی ئەو ڕاوەیە نەهاتۆتە ناوچەی ئێمەوە و دیارە بەشێکی هۆکارێکی ڕەبتی بە استراتیژی بوونی دەوڵەت و سیاست هەیە لەوەی کە چۆن ئەتوانێت بەرنامەیەکی درێژ خایانی فکری و ئەندێشمەندانی قوڵدا ڕژێکە ئێمە بتوانین دیالۆگ بکەین بۆ دوبوونە لە ئەزمموی ئەگەر وردیکەم ناوە زمموی هەرێمی کوردستانە لە ئەوەی کە لە باشوورە لەو 30 ساڵە هەیەی لە ڕێگای موسساتی ورد و بچووکۆ لێرە بۆ ئەوەی هەوڵدراوە کار بکرێ خودی ئەزمموی بنکەی گەلاوێش لە 25 ساڵی ڕابردووە وە کۆنتاکتێکی فکری بەردەوام لەگەڵ ناوچەکەیە تا ڕادەیە لەگەڵ بەشێک لە ئەوروپاشە هەوڵ هەبوو بۆ ئەمە تا ڕادەیەکی سیستەماتیک بووە ئەوە تەنها شتێک بۆ لە کۆناغەیە لە 30 ساڵەیە بیدێ لەم ناوچەیە و ئامانجیشی ئاکامیشەوە بۆ بەرەنجامەکەشی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک توانیوەتی شتێک لە کۆنتاکت بۆ دنیای ئێمە لەگەڵ دنیای دەرەوە بەتایبەتیش لەگەڵ وڵاتانی عەرەبی و ئێران و
هەندێک لە وڵاتانی تردا دروست بێ لەوەی کە دیالۆگێک هەیە لێرەوە زمانێک هەیە بۆ گفتوگۆ بڵم زمانە قەتیس نەکراوە لەگەڵ ئەوی دیا پەیوەندی بگرێەوە لە ڕێگەی ئەو خۆی بخوێنێتەوە ئەوی دی بخوێنێتەوە بتوانێت ئەوە بکە بەڵام کەم و کورت و کەمخایان بۆ ینی پرۆژەیەک بۆ نمونە پرۆژەی 6 کتێبی فکری دوای دیارە بوو بە سەدان وە زۆر بوو کە بەداخەوە ئیدامی پەیدا نەکرد لە بەکتەبی ڕێکخراوە دیموکراتیک یاخود دەستگایەکی وەکو دەستگایەکە بوو ناوی مەکتەبی بیر و شاری زنجیرە کتێبی فکری چاپەکە لە هەولێر دەستگای موکریانی پرۆژەی کتێبی فکری هەبوو زۆر قۆناغێک زۆر باش و گرنگ و کاریگەر و دیارە لە هەمووی کاریگەرتر ئاراس گەرچی تایبەت بە وەرجێڕان بوو نەبوو بە شێوەیەکی گشتی و شعری چاپەکەوە لە بوارەکانی ترا کارێکرد ڕەبتی ڕاستە خۆی بە تێزێکی تایبەتەوە وەکەوەی بۆ نمونە لای ئینکارم بەدیەوە ئیدۆلۆژیکەی نییە کات باس بێرە ئەزانێ بۆ نمونە حەڵقەی چیان کاک جەلیل ئاگادا لە ئێرانە زنجیرەیە کتێبیان کە ئەکبەری گەنجی و سروش کات خۆلێرانی هەندێک لە پرۆژەی فکری خۆیان بۆ خۆیان تعریفە کرد بە شکلێکی سیستەماتیک کە ئێستا لای ناشرە شەخصیەکان ئەبینینەوە ئەنی لە نەوەدەکاندا پرۆژەی چەند سەد کتێبی فکری کە لە فەڕەنسا لەسەر ڕۆشنگەری و بەتابەت سەد کتێبی یەکەم لەسەر پرسی ڕۆشنفکر و بەرپرسیارەتی ڕۆشنفکر چییە هاوکات پێش ئەوەی بە فەڕەنسی بە ئینگلیزی بڵاو بکرێتەوە ئەکرا بە زمانی فارسیان ئێرا بە متەرجمەکان کرا بە فارسی و هاوکات لەگەڵ فەڕەنسی و ئەڵمانی و ئینگلیزیەکانە بڵاوە بوویەوە ئەم جۆرە پرۆژانە لە ناو ئێرانە بۆ نۆکو بیرمەندی چووکو مرادی فەرهادپور و گروپەکەی لە دەوروبەریەوە بابک ئەحمەدی و گروپێکی خۆی جیا کۆمەڵێک خەڵکی وەرجەر و پێویستیان بەوە بوو بۆ خوێندنەوەی کللتوری خۆیان و جارێکی تر دواندنی خۆیان و ئەوی دی هاتنە ناو ئەو تێزە بنیامینیەوە و پرۆژەی گەورەی وەرجێڕانی فەلسەفیان ئەنجامە وەرجێڕانی فکریان ئەنجامە لە بواری جیاکاری وەرجێڕانیان ئەنجامە تا ڕادێک جوڵەیەک بوو بزاوتێک بوو لەو قۆناغی ئێرانە بۆ ناو خۆیان ئەگەر زۆر پوڵیش لەگەڵ دنیای دەرەوانە بێ لە ناو خۆیانە هەستەکەمە و ڕووداوانەوە ئەو گۆڕانکاریانەی و ساڵانی ئەخیریش بەشێکی پەیوەستە بە و چالاکیەوەی کە ئەگەر فەزای مەجازی شتێکی ئەگەر گۆڤارەکان ئەگەر هەندێک ناشە هەتا ناشری خەڵکی سەربەخۆ ناشری تایبەت بە خۆیان دروست کرد دیارە بەهۆی فراوانی وڵاتەکە و بوونی خوێنەرێک تا ڕادێک و پێشینەی چاپ و سەنعەتی چاپ لە وڵاتە ئەوانە و کێشەی نییە کە لێرە تۆ هەتە ناتوانانی چیچ فەردێک نەشتێک دروستکاوە بتوانێت کتێبەکەی بفرۆشێتەوە ئێمە لەو دۆخەی بە تایبەت لە 10 ساڵی ئەخیرایی بینین چه پاشەکشەیەکی سیر هەیە لە هەم چاپی کتێب هەم تەبلیغ و ڕیکلام و پڕوپاگەندە بۆ کتێب ینی لە دۆخێکی سفرایە و کەمبوونی خوێنەرمان ینی لە بریەوەی کۆمەڵگاکە ڕێژی زیادی کردووە خوێنەر بچێتە سەر زۆر کەمترە لە سەرەتای 2000ەکان یا 2005 بەولاوە و ئەو دەستگانەی بۆ نمونە لە هەر پارێزگایەک ئێمە خانی وەرجێڕامانە بۆ هەولێر سلێمانی کەرکووک نەماوە وەک چاپ و بڵاوکردنەوە لە هەر پارێزگاکان هەبووە نەماوە هیچ هێزێک کە باوەڕی بە ڕۆشنگەری هەبێت و باوەڕی بە تەکسیر و بڵاوکردنەوەی تەفەکور و ئەندێشە هەبێت لە بەرامبەر ئەو دۆخە ترسناکەی کە ئێمە تایە ئەژین لە بەرامبەر گەشەی بەردەوام و خێرای فکرە دۆگمەکان و فاشستەکان و ڕادیکالیستمی دینی و ئەوەی کە بینین لە واقعەتە ساحەکە چۆڵە مەیدان چۆڵە بۆ ئەوەی کە فکر خۆی بەرهەم نەهێنێتەوە توونڕەوی خۆی بەرهەم بێنێتەوە هیچ بەرنامەیەک نییە تەنان ئەو ڕۆشن فکرە سربەخۆوە منتەقدانی کە پێکەوە کارەکرا ئێستا کەس پێکەوە نییە گۆڤارێک هەبوو دوو گۆڤار هەبوو نییە و هیچ دەستگایەکی چاپیش نییە وەک ئەوەی سنتەرێک لە دەرەوەی وڵات گۆڤاری فکری چاپە کرد و لە ناوە چالاکی ترە بوو هیچ شتێک لەوانە نییە ئەوەی کە لەو تاریکیە لەو دۆخەی کە لە بەردەممانایە و ئەکرێ بڵین هەیەەوە دنیای ئایندەی ئێمەوە ئێستای ئێمەش لە بەردەم هەڕەشایە تادیدەکەوەیە کە ئێمە ئەو پرۆسەیە کە تازە خەریک بوو لە دایک بێەوە ئیدامە بە حیاتی خۆی باوە بتوانێت لەگەڵ دنیای خۆی دنیای دەرەوە خۆی ڕافە بکاتەوە لە ڕاستیاوە
ئەتوانین بڵین لە دوا هەناسەکانێت یا ئەگەر واقعی بین نییە شتێکی ئەوتۆ نییە ئامارێک بگری لەو کتێبانەی کە لە چەند ساڵەیە چاپ بووە چەند ساڵی ئەخیر چەند کەمترە بە نسبەت 10 ساڵی پێشووترۆ 20 ساڵی پێشووترۆ و ئەو بەرنامانەی کە لەسەر تایبەت بوون لە کەناڵەکانە تایبەت بە کتێب و تایبەت بە ڕاوی کتێب و دیالۆگی کتێب لە خاکەوە بۆ کوردستان تاوەکو کورسان تیڤی بەرنامەی تایبەتیان زۆر کەناڵی تر ئێستا هیچ شتێک لە ئارایە نییە ئەگەر بە ئەمدا یاخود بە نائاگەهانەیە فەزایەک داخراوە بەڕووی ئەنجامانی کاری فکری و کارێک کە بتوانێت لە ڕێگای ئەوەوە دنیایکی تازە دروست بکە و جارێکی تر لە سەر لە نوێ لە دیالۆکردن بینەوە لەگەڵ خۆمان و لەگەڵ دەوروبەرمان و لە خوێندنەوە بۆ دنیای تازەوە پێشهاتەکان و ئەوەی کە ئێستا ئێمە بتوانین چۆن جێنەمێنین دنیا بە خێرایەکی سیر لە بەرەو پێشچوونە ئەڕوا ئێمە زۆربەی زۆری ئەو تێکسە تازانی دنیا کە ئێستا تەرجومە بێ هیچی نایەتە ناو کتێبخانەی ئێمەوە و هیچی ناتوانێت گفتوگۆیەکی جدی لە دنیای ئێمەیان دروستکە دنیاکی بەڕووکەش بە زاهیر سیاست زەدە و پڕ لە تەشەنوج و تەنانەت نائەمن لە ڕووی ڕۆحی و دەرونی هەیە کە خاڵیە لە هەر جۆرە ئارامیەک دیارە لە دۆخی واشا گفتوگۆکردن و گەشەدان بە ئەندێشە ئەستەما بەڵام ئەوەیە کە سەرچاوەکەی کە وشت بکرێوەگەر هیچ ڕێگایەک نەمێنێ بۆ ئەوەیە کارە ئەنجامبەی ئەوە ترسناکە لەوەش ترسناکتەوەی بێدەنجێکە کە هەیە بە تایبەت لەلایەن نخبەوە خوێنەوار هیچ ئەکتێکی جوڵێک بزاوتیشتێ لە بەرامبەر ئەوەی کە بۆ دنیای ئێمە وایلات ینی زۆر سادە ئەگەر بەراوردیکەی بە 15-20 ساڵ پێش زەوی تا ئاسمانی فەرقە نەکە ئەوەی کە ئەو 20 ساڵ پێش ئەمە لە دۆخێکی زۆر زۆر باشا بوو بین بەڵام لە دۆخێکا بووین ڕۆژانە و هەفتانە دەیان کتێبەگەنن سەدان کتێب چاپ دەکرا و هزار گفتوگۆی جدیتر ئەکرا لە ناوەوەی خۆمان و لەگەڵ دنیای دەرەوەی خۆمانە کە بەداخەوە ئێستا هیچ شتێکی وا لە ئاراییە و بێدەنجێکیش هەیە لەسەر نەمانی هەموو ئەو شتانە نەمانی ئەوەی کە بۆ ئێمە نەتوانین پرۆسەیەک هەیە بووە وزەیەک هەبووە تروسکایەک هەبووە گەشەی پێبەی و بتوانین بەردەوام بین لەسەری بۆ وەرجێڕان چاپنە دەرەوەی وەرجان ئەو تێزە سەر فکرە کۆنتاکتێکی گشتیە لەسەر ئاستێکی گشتیتر ئێمە هیچمان بۆ دنیای دەرەوەی خۆمان نییە و لە هەمان کاتە هیچمان لەگەڵ خۆشمانان نییە و هیچی ئەوی دیژ نەهەیە بۆ ئێمە کە خۆمانی لێ ڕێگاوە بخوێنینەوە ئەنی هەر بە نمونەی ئەو فستیڤاڵ و کۆڕانتان 2000 ڕۆژبیری لێرە و لێ و دەستگای تر دەستگا حیزبەکان یان ناحیزبەکان ناڕاستەوخۆ زۆر کۆڕ و سیمیناری گەورە کراوە زۆر ئەندێشماند وە بیرمەندی گەورەی دنیا بانگێش کراوە زۆر گفتوگۆی جدی کرا ئەوانش ئێستا لە نەماون و ئەمە پرسیارێکی گەورەیە لەسەر ئەوەی کە لێی گەڕی هەروە بڕات ینی چه قۆناغێکە ئەمە لە چه قۆناغێکە ئاژین ئایا ئیمکانی ئەوە نییە کاری وا بکرێ بە دڵنیایی و ئیمکانی ئەوە هەیە کۆکەیتۆ 5 دقه کاتمەوە بۆ باسی ئەزمموی خۆشە لەم چەند ساڵەیە دەباشە من ناچارم لەبەر 5 دقه تەجروبەی وەرگێڕانی خۆم نازانم کە بکرێ لە گفتوگویا زیاتر بەحسکەم پرۆژەی نزیک بە 20 ساڵ ئەبێ وە زیاتر لە 20 ساڵ کاری وەرگێڕان سەرەتا لە زمانی کوردیەوە بۆ فارسی دەست پێ کردووە لە تاران کە لە ژیان و دیارە پرۆسەیەکی زۆر زۆر سەختە تۆ لە بینی دوو وڵاتای شەکەی لەوەی کە هیچیان ئەوەیە دەوڵەتت نییە بۆ مەفهومە ڕاستە ئێمە ڕاپەڕین بۆ بووە کوردستان ئازاد بەس دۆخی دەوڵەت بە مەفهومی دەوڵەتێکی سەر بەخۆمان نەبووە و شوناسی کللتوریشت نەبووە لە ناوچەکەشە لە ڕاستیان نەک لە ئاستی دنیاە لەبەرەوە بۆ وەرگێڕێکە کتێبێک لە زبانی ئینگلیزیە فەڕەنسیە ئەڵمانی وەرگێڕێتە سەر زبانی فارسی هەر ناشرێک بەهۆی زبانەکەەوە پێشوەخت پێشوازی لێکاوە قوبوڵی کارەکەیەکە لای ئەزبوونی منەوە سەخت بوویانی هەر دارنەشەکە نەک ڕازی نەبوو کتێبەکە لێ وەرگێ بیخوێنێتەوە و ڕازی نەبوو کەسێکیشی دەست نەکە و بێنێت کتێبەکەی باتێ بەراوردی بکات لەگەڵ ئەسلەکە وەسە وێنایەکی نەخشەیەکی نەبوو لەسەر دنیای کورد و کللتوری کورد و ئەدەبیاتی کورد چ لە ڕۆ سیاسیەکەیەوە وەک وڵاتێکی دراوسی کە ڕیشەی
نەژادی هەبووە لەگەڵ ئێمەیە چ لە ڕۆ کللتوریەکەش کە هەر هیچ شتێکی ئەو توی نەبوو ینی من لە بیرمەوەی کە زۆر ئازاریان لە نەوەدەکانە جگەلەوەی کە بیاندای سەمای کوردیا هەڵپەڕقسی کوردی جوانە یان مۆسیقا لە مۆسیقا تێپەڕێویش بەهۆی ئەو بزاوتە بەهێزەی لە ڕۆژهەڵاتە لە مۆسیقای ئێرانی ئەمانە هیچ شتێکی تری کورد نەناسا بوو ئەسڵ تەسەووریەکیان لەسەر ئەدەبی کوردی نەبوو لێرە و لەوێ چەند شارێک لە دنیای سوخان و ئادینە هی کاکشێکۆ بڵاو بوویەوە ئیتر لە پایتەختە هیچ کتێبێکی ئەوتۆ نەبوو هیچ ناشرێک ڕازی نەبوو ئەمە ئەو شتێکەکەم وەرجێری عەرەبی یا وەرجێری تورکی ئەوەی تر زبانەکانی ڕۆژ ئاواکە هیچ شوێنێکی تایبەتیانی و کێشەیان نەبوو یەک کتێب لە ژانی گەلی ئیبراهیم ئەحمەد لە ساڵی 58 ڕۆزان هەشتای میلادیەکە لایەن ئەحمەدی قازی محەممەدی قازی تەرجمە کرابوو و پێشوازیەکی لێ نەکات دۆخی ئینقلابیش بوو دوای ماوەیەک کۆتایات یانی و تەنها کتەیە بە بچکە کات خۆینە سەرەتای 2000ەکان من حەسار و سەگەکانی باوکم بڵاو کردو تەسەوریانەوە بۆ یەکەم ڕۆمانە لە کاتێکاوە یەکەم ڕۆمان نەبوو ژانی گەل یەکەم ڕۆمان بوو پاشان کێشەی ناسیۆنالیستی و ئایدیای ناسیۆنالیستیش بربەستێکی تر بوو لە بەرابەر بمناوە تاوەکو ئێستاش هەیە ینی لە هەردوو دیوەکانی هەم پان ناسیۆنالی کورد زبانی خۆم کێشە هەیە و هەم پانی فارسی ینی هەردوو پانەکە کێشەیە تا من لە کۆڕەکانە زۆربەی جار لەوێ ئەڵام ئەدەبیاتی عەرەبی ئەدەبیاتێکی زۆر عەزیمە و لە پێش شۆڕشی گەلانی ئێرانەوە بە ئێستا کاتە نیو سەدا لەو پێش یەکەمین جار ئەدەبی عەرەبی تەرجمە کراوە بۆ فارسی دیارە جگە لە تێکستە کۆنە کلاسیکەکان ناڵم وانە زۆر کۆنتر تەرجمە کرا بەس ڕۆمان نەجیب مەحفوظ و کۆمەڵی نووسەریتر لە 10 ساڵێک پێش شۆڕشی گەلانی ئێران دەست پێکراوە شیعری عەرەبی زیاتر زۆر زیاتر دیارە بەڵام هیچ کاتێک نەگەیشتۆ بوو شایستەیەک گەورەی کە خۆی هەیەی تازە خەریکە هەنگاو بە هەنگاوەکرا هۆکارێکی بیری تەسکی ناسیۆنالیستیش ئەوە کەعنی زووتر نەکرێت ینی بۆ نمونە ئەگەر نووسەرێک ناوی فڵانە ناوەکە لە ناویی ئێرانی ئەچێ یا عەرەبە چێ یا دینیە چێ کەمتر پێشوازی لێکا تاوی کەسەکە ناوی ئەلێکس بێ بەلایەوە مهمە یەکسەر ئەڕای بینەوە کەمبودێکە لە ئینسانی شەرقی ئایا ڕەنگە لای خۆشمان هەبێ ینی بۆی ناوەکە غەربی بێ سەرسامە پێی ناوێک بری پاکستانی بێ ئەگەر نووسەرەکە زۆر داهێنەریش بێت ڕەنگە کەمتر بەهای پێبا ما پێویستی بە مانۆڕی میدیایە مانۆی هەیکەلی گشتی میدیای گەورە بەدەست سیستەمێکۆیە ئەوە لە دەرەوەی ئەو شتەوەی و نایکە ئەگەر پێچەوانەکەی نەکە میدیای دەرەوەی ڕۆژنامە یعنی سێبەر یامان ناوەندەکان نیم چەکراوەکانیش دیسان هەر ئەو هێزە ئەو دەسەڵاتە باڵا دەست بوتیایە کە بە ئەستەم بێڵێ ئەدەبی کوردی لەوێەوە ببینرێکە بێگومان من بەهۆی پەیوەندی شخصی خۆمە هەوڵی باشم خۆشبەختانە ئەگەر بەدبین نەبم لەو ساڵانی ئەخیرانی واقع زۆر لە بەرنامە و تەلەڤیزیۆنی تروە لە ئێران لە کۆڕەکان زیاتر باسم کردووە لێرە لەبەرەوەی خودی ماڵەکەی نەمەتووە تەنها پشتیوانیەک و فەهمێک دەرچێک بۆ ئەوەی کە من کردومە و دەستگایە کە ساڵایە لەگەڵی کارەکەم کە ئێرە ینی هەم سوپاسی کاک بەختیار و کاک سابی بە تایبەتەکەم کە من هەر بە پاس و بڕۆ و بە شار بە شاری ئێران بگەڕێ و کۆ بکە و بەرنامە بکە ڕاستە من لە ئاوارەی ئەو زبارە فێر بووم و نەناردرا و توانە ئەسازینم کەس هیچ پارەیەکی تیا خەرج نەکردوم بە کرێکاریشم کردو لە تاران تەرجمە کردووە بەڵام هەمیشە بەربەست و مانع هەبوو ینی پرۆژەی زۆر بابەتی زۆر پارەی زۆر بەهەدەر دراوە پارە هەتا دراوە بە ئەو نوخبانەی کە من تەرجمەم کردووە لە دژیان بنووسێ قسە بکرێ نابوت کرێ نەبیندێت کە ئێستا لە وڵاتێکی تر لە نۆبلیستەکانی دەرەوە لە باشترین نووسەرەکانی تری دنیا پێشوازیان لێ ئەکرێ ئەو بربەستە هەبووە هەمیشەوە تێگەیشتێک نییە بۆ یا هەتا ئێستا بۆ لە ئەنجومەنی وەزیان 50 کتێب دەرچوو بۆ زبانی بێگانە بکرێەوە پاڵپشتیان بکرێن تەنانەت بە پارەیانی نەشرەکەشەوە کەەوە ناپرۆفشناڵ بوونەوە چیرۆکێکی ترە بەڵام هیچ کام لەو ڕۆمانوس و نووسەرا باشانی کە منەمەوێت یا شاخصی وڵاتەکەی ئێمە نین نەکراوە بەڕاستی هیچ پرۆژەیەک نییە بۆ ئەوەی کە دەستگیرۆی ئەوە بکە خۆ دنیای ئێمە بباتە ناو دنیایکی ترەوە هاوکار بێ بۆ ئەو نووسەرانی کە هەمانە بتوانێت بچێتە ناو دنیا دەر لە ئێستا گەورەترین گرفت لە ئێران نەک لە ئێستا لە هەموو 26 ساڵێکم بۆ سانسۆر بووە و ئەم کتێبە بۆ نمونە دوای
16 ساڵ چاپ بووە 16 ساڵ نهێشتەوە چاپ بێ و دوایش بە سانسۆرەوە ئێوارەی پەروانە بۆی نەقدی رادیکالیسمی دینی تیا دوای 18 ساڵ بە سانسۆرەوە و هەروەها بەڵێ سانسۆر هەیە و بۆ ڕۆژگارێکە کە من و کتێبم تەرجومە کرد کوردیەکە هەر چاپ نەبوو بۆی ناردەبووم بە ئیمەیل کە تەرجومەم کرد و کاتە کتێب 3300 دانە تیراژی بوو ئێستا ئەوەندە لە دۆخێکی خراپایران کتێبی ئێران تۆ 500 نوسخە تیراژ و من بیرم لەوە کردو لە ماوەی چەند مانگی بڵاوبوونەوەیە زۆر قسە سەرەوە دووسکە بەتای ناوەڕۆکەی بەحسی ئەنفال و بۆیان تازە بنیان بیست بۆ ئەنفال چییە هیچیان لەسەر ئەنفال نەئەزانی کە نەقدم لە ئەوەی کە ئێمە پرۆژەی دیالۆگ و گفتوگۆ و خوێندنەوەی ئەوی دیمانیانی معنای چ تۆشتاوەشت ئەنفالت بەسەر هاتووە لە 2000 ئەوەیان نەتوانێت لەگەڵ وڵاتێکی گەورە بە فەرەنجێکی بەرفراوان کە پەیوەندی سیاسی اقتصادی هەموو ئاستێکت هەیە لەگەڵی نەتوانی بێ پردێک لەسەرەوە قسێک لەسەر خۆیانی بۆ نمونە یەک میسال بێنەوە سەرەوە ناکرێت چەندە ترسناکە ئەو ارتباطانەی ئێمە کە هەمانە لە ڕێی سیاست و لەگەڵ دنیای دەرەوە ئەنی ارتباطی بزنس و نافەرەنگی هیچ ڕەبتێکیان بە سیاست نییە ئەسەن ڕەبتێکیان بە کللتورە نییە بگرێت دژە کللتوریشن بۆ خۆمان لە پرۆسی داوەتکردنی گەلایەژ و زۆر بەرنامەی تازان هیچ نەواوکاریەک نەبوو هەمووی بە جوودی شەخصی کراوە دیبلۆماتێکی نەمسایی 2 قەرن پێش حافظ تەرجوماکە کە گۆتە سەرسامە بە پێی و دنیای ئەڵمانی زمان و دنیای دەرەوە سەرسامەکە بە ئێران و دیوانی شەرقی غەربی گۆتەنسیا هەمووی فەرهەنگی ئێرانی شەپۆل ئالەنایەوە چەندین ارتباطی تری واکە دیبلۆماتی دەرەوە لەگەڵ دنیاکرێت چ شەرقەکان چ غەربیەکان ئەوەی کە لە دنیای ئێمە نەبووەوە نییەوە هیچ ڕێگایەکیش نان بۆی کە خەڵکی فەرهەنگی ئێمە بچێتە ناو لە ڕێگەیەوە بتوانێت کارێکی فەرهەنگی بکە ئەو پەیوەندیانە یا ئەو توانایەکی هەیەی لەوێ بیخاتە گەڕ بەداخەوە ئێستا ئەم کتێبە بڵاو بوویەوە کە عوسمان لەسەر ئەنفال کاری کردو ئاگادارەوە چەند مانگی خەریکن لەگەڵ بڵاوبوونەوەی کتێبە خانێ هونەرمەندانی تاران کە خانەیەکی سەربەخۆوە گرنگ و شایستەترین شوێنە لە تارانە لە ئێرانە حازر بوو یەک هەفتە با بە لێکۆڵەر و نووسری ئێمە هونەرمەندی کە ئێمە بچین یەک هەفتە تەواوی وەخت لە هەموو هۆڵەکانی خانەی هونەرمەندانە لەسەر ئەنفال بابەتمان بێ کاگۆمەریش لە جەریانە ئەوە تراژیکە ئەوەیە کە ئێمە 6 هەڵمان هەم وەزیری ئەنفالماندی وەزیرەکانی ترماندی و هەمویان وتیان باشە بیداینن پرۆژەکەەوە کەس هیچی نەوتۆ لە کاتێکە خانەی هونەرمەندان کە بە هونەرمەندی ئێرانی شوێنەکە بە پارە و بەکرێکی زۆرە بێ هیچ شتێک بە هیچ بەرامبەرێک یاوێتی بە ئێمە بەس ئەوان بۆ پرۆسی هاتوو چۆکە ڕازی نەبوون و کارکن کە هەموو بابەتەکان و هەموو تەوەرەکان و کارەکان ئامادەکرانی وەی جێڕانی کتێبێک ئەتوانێت بەوە چەند کەس ئێستا لە دوای خوێندنەوەی ڕۆمانە بە تەمایل ئەوەن کە بێن کۆنتاکتن لەگەڵ ئێرە لەگەڵ سیناریۆ نووس و چیرۆکنووسی ئێمەوە لەگەڵ خودی دووسەرەکە بتوان کارێک بکەن بۆ ئەوەی کە سیناریۆ و پرۆژەی بشتەرەک بەرهەم بێن لە سینەمایە لەسەر ئەنفال و هەروەها لەسەر هەڵەبجە و بابەتی جیاواز بە تەنانەت ئەم بەندەرفەی لێشم کە کار کردووە باسم کردووە لەگەڵ کۆمەڵی هونەرمەند و فیلمساز و نووسەر پێیان گرنگ بووە ئەوەش دڵنیام لەگەڵ بڵاوبوونەوەیە شۆکێکی ترە بێ وەک چۆن داگیرکردنی تاریشی هەمان ڕۆڵ ئەبینێ بن لە بەهاری ئەم ساڵاکە هیوا لێرەدانش لەگەڵ بۆ لە ماوەیەکی زۆر چڕ و کەم بۆ ڕۆمانەکەی کۆڕمان هەبوو ماڵی پشیلەکان کە زمونێکی زۆر تایبەتە لەوەی کە هیچرەت ئینسانی کورد لە مهاجرەتان نیشانە هەموو ماجراکە لە هەموو ڕووداوەکانی لە سوید ڕوئیا بەڵام کۆنتاکتێکی قوڵی ئینسانی شەرقی و بە تایبەت ئینسانی کوردی کە لە سەرزەمینی خۆی خاکی خۆی نی لەوێش مەحرومێکن لە کورد بوونەکەی وەکەوەی لێرە و لەوێش لە هەندێک ڕێپیاوان و ئەوە ڕۆژانەیە دیومان لەوێش چۆن حساسیت نیشانە بەیان بە کورد بوون بە ئاڵا بە دەوڵەت بچی ئەو ئێمە لە تاران 3-4 کۆمانە بووم لای سەیداوی ساڵحی هەم لە دەستگای سالس کە ناشری تەخەسوسی تەرجومەکانمەوە وەکو ژاپۆن بۆ ژاپۆن چۆن لۆگۆی خۆی داناوە لۆگۆیان لەسەر کتێبەکانمەدا ئارمێکی گرنگیان هەڵکردووە بۆ تەنها بۆ ئەدەبیاتی ئەمریکایی ئیسپانیایی بڵێن یا ئەمریکای لاتینیا ئەدەبیاتی گەورەی دنیا و کاریان کردووە کە ناوخۆن چریکەی کوهستان کە تایتڵی لۆگۆی خۆی هەیەوە
تا ئێستا نزیک بە 15 کتێبیان لێ چاپکرەوە 15 ترم لەوێ لە بەشێکی لە سانسۆر دەرچوە بەشێکی بۆی قەیرانی کۆرۆنا و دوای کۆرۆنا و دواکەوت بە پرۆسە چاپە بێەوە بتوانین لەگەڵ هەرێک لە نووسەرەکانە بتوانین ئێمە لەو کۆڕ و گفتوگوانیان چ لە شیمالی ئێران هەمان بوو چ لە ناو ئێرانە 3 تا 4 کۆڕ زیاتر ئەو دیالۆگە ئەو خۆشەی کە من لە چێرەی لە 20 ساڵی ئەخیرا لە چێرەی زۆربەی ئەو تاکانی ئێرانیا بە هەر ئاین و بە هەر نەتەوەیەکەوە دیومەکە بۆ تەرجومەکانم کردومە جارێکی تر توانمەوە کاکیاتە خۆی و حقیقەتە بڵێ کە بینیمان چۆن چه حسێکیانە بوو بە چۆن کوردبوون چۆن معنایەکی تری پیا کرد لەلایەن چۆن بە کللتور کاریگەریکی قوڵتر و تایبەتتر ئەتوانی لەگەڵ دنیا بکەیت کە هیچ شتێک لەسەر دنیای سیاسەتی ئەمە و سیاسی ئێمە نازانن بەڵام ئەوەی کە لە هەموو شتێک زیاتر بە ئامێزی کراوە پێشوازیان لێ کرد ئەوەیە لە ڕووی ستاتیکاوە لە ڕووی جوانی و لە ڕووی بەرهەمانەوە ئەچێتە ناو ئەوانەوە هۆکارێکی پێشوازیەکەشەوەی بەشێک لە ڕۆمانەکان سم بۆن مدوامی نابیست و 6 جار چاپەکرێتەوە زۆر هاوڕێم ڕۆمانی زۆر نۆبلیستی لە فەڕەنسیەوە لە ئەڵمانی و تایان هاوڕێکم مامۆستای زانکۆیەوە 25 ساڵ دەرسەڵەنەوە لە زانکۆیەوە ناساوێکی زۆریان لە وڵاتی پیاتی خەڵاتی گۆتەی وەرگتووە دوو جار نهایەتی 3 جار تەرجمەکە ئەخوێنرێتەوە و هەر تەرجمە ئێستا چەند مانگە شانۆنامەکە بۆ دۆزەخەی بێگوناو بڵاو بۆ تۆ چەندین دەرهێنەر ئێوێ بێنێتە سەر تەختەی شانەوە نردبوویان بۆ پرۆسی چکە بەداخل لە دوایش کتێبەکە چاپە بێ بۆ هێنانە سەر تەختەی شانۆ جارێکی تر کتێب مۆڵەتێکی تریەوێ ئەبێت بە سانسۆرات تێپەڕێتە لەوێ گیری خواردووە من ببوورم تون و پەراکەندە و بە پەلات سەم کردەوە تێکەڵ شاید بمبورن ئەگەر لە پرۆسی باشە دەست خۆش بێ کاک مەریوان وڵا سەردێکی تاریخی باش بوو من وەکو کەسێک کە شاید حاڵی ئەو بازاڕی ئەدەب و هونەری ئێرانم کە پەیوەندیەکی دووداهیمان هەیە پێکەوە لەگەڵ کاک مەریوانە یعنی بەڕاستی پێشتر دایمە وایە ئەم نووسەر و هونەرمەندانەی ئێرەمان بناسانایە بە ناوەندی کولتوری لە ئێرانە خۆشبەختانە ئێستا وەکو خۆشی ئاماژەی پێیا کتێبێکی نووسەرێکی کورد لەوێ چاپی 21 مینیەتی و ئەگەر تەنانەت بە قسەکەی خۆشی بێ هەر چاپێکی 500 دانەش بێ کە دڵنیام لەسەر و هەزارەوەیە کەواتە ئەوە نەخوێنە لەوێ زیاتر بۆ فەرهەنگ و ئەدەبی کوردی بەگشتی بەگشتی باسەکە لێەوە دەستی پێکرد کاک مەریوان کە استراتیژێکی یەکگرتووی کولتوریمان نییە بە تایبەتی لە بواری وەرگێڕانی فەرهەنگە لە نێوان ئێمە و نەتەوەکانی کەیە کە بە بێگومان ئەمە بەردەوام هاوارودای ئێمە بووە بە تایبەتی لەم ناوەندەیە کە پێویستمان بەم پلانە هەیە پێویستمان بەم پلانە درێژخایانە هەیە کە استراتیژی کولتوریە بەداخەوە تا ئێستا هەر جۆمان لێ نەگیراوە ئێستا دەرگای گفتوگۆکەینەوە زیاتر ئەچینە ناو مۆزوعەکانەوە لە ڕێگەی پرسیار و وەڵامەکانەوە هیوادارین کە گەرم و گوڕ بێت ئێستا گەرناوەکان بنووسین لای خۆمان کە مداخەلەیەکیە بێ پرسیارێکێ بێ هەناوەکەم پێ شانۆ چیتر باش کاک شەنگۆ فەرموو سپاس دامەکەم بۆ سازدانی ئەم سمینارە لە ڕاستی ئەم نەمێلەوە دەست بکەم تەوەری بابەتەکە لەسەر چی بوو بێزەحمەت تەوەری بابەتەکە وەکو لە عنوانەکەیان نووسرابوو لەسەر وەرگێڕانە لە ڕوانگەی فیلسوفانەوە زۆر باشە دەستان خۆش بە سپاس بەس لە ڕاستیان من هیچ لەسەر وەرگێڕان لە بەڕێستەوە نەمویست ئەوەی کە باس بکرد ئەزمونێکی بەڕێزم بوو لەگەڵ ئێران زۆرتر لەسەر بابەتی ئێران فەرهەنگ ڕۆشنگەری چۆن کتێب چاپ بکرێت چاپەمەنی بەو شێوەیە من ئەو ئاوا هاتە لایم یعنی وەزی ضرورەتی وەرگێڕان لە بەگشتی لە لێرە لە دنیاە تا ڕادەیەکیش باسی یەک دوو فەیلسوفە هێنایەوە کە چۆن ئیشان کردووە بە درێژایی زەمان تا ئێستا لە تا پۆزمۆدێرنەوە من ئەمیز بەڕاستی بزانم وەرگێڕان چییە بە تایبەتی لە دیدی ئەکادمیەوە لە ئایا هونەرە زانستە لە دیدی زانستیەوە لای زانستکارەکان هیچم لەسەر ئەم بابەتە نەبیست نازانم ئایا هەر خۆت شەوڕات خۆش ئاماژەت بەوەدا زۆر تێکەڵ و پێکەڵ لەک لە حەزا ببوورێ باش گوێ نەگر بوو کاشان بۆ یەکەم ناونیشانەکە سەیەکە هاوڕێ
ناونیشانەکە ئەوە نییە وەرگێڕان چییە زانستە هوەرە چییە یان چۆن وەرگیان تۆ هەم خەڵکێکی ئەکادمیت هەم زبانە زانیت تعریفکردنی وەرگێڕان چییە سەدان کتێبی لە سەزان بە فارسی 6 کتێبم هەیە بەس بۆ پێشەکەی والتەر بنیامین کە بۆ کۆمەڵە شیارەکەی بۆ لێری نووسیوە زیاتر لە 100 کتێب نووسراوە من باسی گادامێر بکەم باسی پۆل ڕێکۆر بکەم باسی هەرێک لەو فەیلسوفژاک دەریدا خۆ یەک کتێبی گەورەیە لەسەر بورجی بابل جۆرج سناینەر ئەوێ من چارەکێک لاچاب مهم لێک نقطەیە سەرڕای هەموو جیاوازیەکانی ئەگەر دیقەتی کرد من بەحسم بەوە کرد هەمویان پێگەی وەرجێڕیان بردووەتە سەر تا ئەوە ئاستەی کە پیان وایە لە نووسەر گرنگترە یعنی هیچ تێکستێکی وەرجێڕان نییە کە پێگەی گرنگتر نەبێ لە تێکستێکە مستەقلەکە سەر بەخۆی نووسراوە تەرجمە نییە تێگەی و ڕاوەیەکی زۆر لەسەر هێرمۆنۆتیکایە یعنی تۆ بەس بەحسی هێرمۆنۆتیکا لە پەیوەندی لەگەڵ وەرجێڕانە کرێ 3 ساعت قسەی لەسەر بکەیت من بۆ ئەوەی کە بتوانم بەحسی ئەوە بکەمە بێ من 10 دقیقە چارەکێک باسی ئەوە بکەم دوای بڕۆمە سەر باسی ئەوەی کە وەرجێڕان دۆخی وەرجێڕان چ دواتە دوجار ئەگەر وەرجێڕێک یا کەسێک کە دەغدەغە و مەبەستی وەرجێڕانی هەبێەوە بۆ قوڵیە کە بەڕێز ئەیفەری بچێتە نایەوە چییە چۆنە زانستە هوەرە کام وەرجێڕان سەرکەوتوو لە ڕاستیەوە کاری کۆڕێک نییە سەرچاوی بێشمار هەیە کرێ بخوێنرێتەوە ناتوانانی لە 20 دقیقە و سەعاتا شتێکی وا گەڵاڵە بکەیت لەبەرەوە خۆم بێ مبالغە سەدان کتێبم بەو بوارەیە خوێنووەتەوە و بەردەوامیش کتێبی تازەتر تەرجمە ئەکرێ و تالیف ئەکرێ لە دنیا لەبەر ئەوە ئایا من بۆیە بەمەبەستەوە بەشێکی لە کۆتایهات مەسەر ئەمە دنیای ئێمە چییە ئەساسن ئاسن معناشی هەر هەیە باسی ئێمە زۆر دانیشە 3 ساعت باسی ئەو بکەین 2 ساعت باسی بکەین فەلسەفە لە دنیا لەسەر وەرجێڕان هەڵێ چی ئێستا ئێمە شوێنێک نییە کتێبی تیا چاپ بکەین برادر وەڵای من 10 ساڵە بە فارسی نەبێ کتێبم چاپ نەکردم دەستگای ڕۆشنگەری چاودێر کتێبی نەماوە باوەڕکە هاوڕێ ئیتفاق ئەزان چی ئەخر نییە زای چۆنە من ڕوونکردنەوەیەک کاک شەنگۆ نقطەکەی جەنابێ وازەحە دیارە ئێمە دائیمە تووشی و مەسئولیاتە بین لەم کۆڕانەیە لەبەرەوەی کاتەکەمان 45 دقەیە زیاتر وا خۆمان حازر کردووە کە کۆنسێپتێک لە کۆنتێکستا باس کرێت یعنی لە چوارچێوەی ئەو بابەتەی کە عینوانەکە هەڵیەبژێرێت زۆر نەچێتە دەرەوە بۆچی لەبەرەوەی کە بەڕاستی ناکرێمە لە 45 دقەیە داوا لە کەسانی ئەکادمی یا کەسێک تەنانەت هەر نووسەرێکیش بێ ناکرێت تۆ لە 45 دقەیە چاوەڕێکی بزانی کە ئایا وەرجێڕان هوەرە بە وەرجێڕان بە چ میتۆدێک مەسەڵەن باسەکرێت بەڵێ بێگومان ئەویش جوابی یایتەوە ینی تەوەری بابەتەکە دەنیا سەرنجەم دڵنیا زان زۆر قسەکردن لەسەر زانست یا زانستکارەکان لەو بوارەیە لە ناو دیراساتی وەرجێڕان هەڵەن چی یا لە ڕووی فەلسەفی و فەیلسوفەکان بە درێژایی زەمان چیان و تۆ چیان کردووە و زۆر دەنیاوتم تەوەرەکە زۆر گرنگی بوو بەڵام باسەری کاگمەریوان زیاتر وا هاتلای من ئەو مافم هەیە کاتە بەش یەکەمی گوێ نەگرتووە چکە بەس ئەگەر بیرە بێت لە بەشێکی ئاڵۆزە لە 5 دقەی ئاخیرا بوو بە ئەزمموی خۆی ینی بەڵێ باسی ئێران کرد ئێران چۆنە جەناب خۆت لە ئێران چیت کرۆ پەیوەندیەکانە کتێبەکانە کە زۆر بەمان ئاگامان لێ وا هاتلێم یانی ئەو مافۆن هەیە وایە بەش یەکەمی گوێ بەشی یەکەمم گوێ لێ گرتووە کاگمەریوانەوە خۆی نەکە تۆمارە باشیشم گوێ لێگرت باسی ضرورەتی وەرجێڕانە کرد لە لای ئەو فەیلسوفانی نەکەن ضرورەتی بە بەحسی ئەوم کرد کە چۆن ئەوان پێگەیەکی گەورەتر لە نووسینی پێئێن چۆن تەعلیفە چۆن سەر لە نێ خوێندنەوەی خۆت و ئەوی دیە با قسەکانی تاوکە ئەتوانی مەسەلەن 2 دقە کاتە هەبێ بۆی وازەح هەبێ دنیایەک پرسیارم ماستەرم هەیە لە وەرجێڕانە دنیایەک پرسیارم نەک هەر بۆ کارمەریوان بۆ زۆرینەی وەرجێڕەکان من خۆم نایکەم وەرجێڕان ناکەم لەبەر یەک دنیا هۆکاری علمی هۆکاری ئەکادمی هۆکاری کلتوری هۆکاری زمان بەڕاستی بۆ من لەمانە پرسیارم
لە کاگمەریوانەوە هەتا کاگیوا کە بەڕێزیان ڕۆمان و سنووسەر و وەرجێڕن لێرە هەتا زۆر بەیان بۆ من پرسیارن ئەمانە ینی نازانم ئەگەر دەرفەت هەبێ قسەتت بکەمیان واز بکەن فەرموو جارێ کاتەیە کاگمەریوان بەڕێزت زیان لە 60-70 کتێبت هەیە بە کۆمەڵێک مەقالات و هەندێک نووسینەوە بۆ من بەڕاستی پرسیارە ئایا ژیان بەڕێزت کە ژیاوی لە ئێران یا کارت کردووە ئێستا ناڵم کە ئاشێنی ئەلبەتە قوتابی نیت لە بەشی ئینگلیزی یا وەرجێڕانی ئاسمانەوانی قوتابیت لە بەشی ڕاگەیاندن وایە چۆن ئەتوانیت ینی لە کاتێکا زمانی فارسی بە شێوەیەکی ئەکادمی نەتخوێندووە وەرجێڕانت نەتخوێندووە بە ئەکادمی چۆن ئەتوانیت کتێب وەربژێڕی یعنی ئەمە لەمە تێبگەم ئەم پرسیارە بۆ هەموو ئەو بەڕێزانی دیکەشە ئایا بەڕێزێک لە هۆڵندا ئاژی لە بریتانیا ئاژی لە فەڕەنسا لە سوید زمانی سویدی نەخوێندووە ئەو یعنی زمانەکە بە بابەتی لینگویستیکی و هەموو ئەو بابەتە قوڵانەوە بە دیتێڵ نەخوێندووە دواتر وەرجێڕان نازانی نەتخوێندووە وەکو عیلم وەکو ئەکادیمیا ئایا تەنیا تۆ لە بوعدە هونەریەکەیەوە سەیرێکە یا لە بوعدە ئەدەبیەکەیەوە پێ زەرورە ئیشی تەرجەمە بکەیت ئەمە پرسیارە سپاس کاکچەند بەجان مشکلەی ئەکادیما و کاک دکتۆر ڕۆژاو دکتۆری زۆری کاردستانە یەکێک لە کێشەکانی ئەکادیما و تاوێت لە وڵاتی ئێمە ئازاد تۆ لە دەرەوە خوێندانی بە شێوەیەکیشی تاکی ئێمە لە ئەکادیمیا ئەو داخرانی ئەو وشکە و ڕەخیەتی لەگەڵ دنیای دەرەوازە زۆر خەتەرناکە کاک کەیوان کاکیوا کاک بەختیار خۆی ئەزانێ محەممەدی قازی مامی باوکی زوو ئەمرێ مامی خاتە لای کابرای فەڕەنسەویەت لە مەهاباد تۆزە فێری زبانی فەڕەنسیکە بەو شێوێ زبانی فەڕەنسی فێرە بێ دوایی کەێتە تاران حقوقەکە یاسا ئەخوێنێ ئەسڵ فەڕەنسی ناخوێنێ ڕۆژێ فەڕەنسای نەدیۆ دوای 40-50 تێبەچێتە فەڕەنسا ئەبینێ تا ئێستش یعنی فارسەکان وە قەدی سەیرەکەن کە باشترین متەرجمی فەرزیانی دوم کیشۆتی کردووە لە فەڕەنسیەوە هەموو متەرجمە ئیسپانیۆلیەکان ناوێرن لە ئیسپانیەکەوە بیکەنەوە لەبەر ئەوە وەرجێڕان ئەزمونە بەشێکی زۆری یعنی ئەزمموی زمان و زیست ژیانی ئەوە نییە تۆ باسی ئەو حەجمە لە تەرجمەکەی لەمە من پێم هێشتا زۆر تەماڵمە باید زۆر لەوە زیاتر بکردا چکە هەموو کارم خوێندنەوە یا تەرجمەکردنە ژیانێکی تر نەژیاوم یعنی لە ژیانما نە خێزانم دروستکردن مناڵم دروست کردووە کەپڵی متعددم هەبووە هیچ شوێنێکی تری دنیان نەدیوە یعنی ئەوەی کافکا ئەڵێ بەخسە خودی ئەدەبیات خودی ژیان بۆ ئەدەبیات و تەرجمە بۆەوە لەزەت بەخشترین شتیشە بۆمە پێم وایە ئەوە ڕێگە لە ڕووی زانستی و ئەکادیمیە وانە کاکە سەد متەرجمە بۆ بێنم من لە ئێرە ئەزانی نامی ماستەرەکەشم هەر بۆ زانیاری بەڕێزت بۆی کەنا لایە لەسەر ئەدەبوو نەقسەکە من وەرجێڕانی ئەدەبی نامی ماستەرەکەم لەسەر جێمس جۆیسیشم کردووە باشە بەڵام وەرجێڕان بەس ئەدەب نییە نەمان تۆ بەس ئەدەبە نییە زانست لەکوێیە چۆن زانستیش وەرجێڕانی زانستی چییە؟ من وەرجێری زانستی نیم من وەرجێری ئەدەبیم لەناو ئەدەب و هونەرە کار دەکەم ئەوە حەوزەی کاری منە پیاوێک دیارەتۆ لە لاوێژە نەبوو یا غیا بکە ئێمە لێکۆڵەرێکی گەورەمان داوەت کرد کە لە ئەمریکا دکتۆرا بوو با ئەسڵ کرماشانی بوو کاک جێزا عەبدولحەسینی ئازەڕەنگ متەرجمی گەورەی فەلسەفەی غەربە زۆر لێکۆڵینەوەی گەورەشەوە سەر تەرجمەیە کتێبی ئەوە هەیە کە لێکۆڵینەوە سەر وەرجێڵێ هەموو وەرجێڕە گەورەکانی فەلسەفە و ئەدەبیات لە ئێرانە بلا ئیستثنا هەر هەمویان دەرەوەی ئەکادیمی تێگەی هەر هەمویان ئەکسەریەتی عالایە یا ئابووری خوێندووە یا شتێکی تری خوێندووە نا لە فەلسەفەش هاوایە هاوڕێ وڵا کاک شەنگۆ من ئەگەر ڕێگەم بن پێشنیارەکەم جەنابێت لەبەرەوەی کە نقطەیەکی گرنگە ئەوروژێنی یعنی هینە پێچەوانەکەشی ڕاستە جەنابێت ڕۆژێک دەتوانی کۆڕێکمان بۆ بکەی کە ئایا مەسەرەن بۆچی کەسێکی ئەکادیمی وەکو جەنابێت ناتوانانی یعنی نەک ناتوانانی ناتەوێت وەرجێڕان بکەی ئەو هۆکارانە چین چکەوە خۆی لەوانەیە خۆی بەحسێک بێت کەسی تر پرسیارێکی هەیە کاک جەلیل فەرموو باشی باس کرد من یک دوشته باسی کنی خمت دوا والله بیکن متداول دیار من لها موزیک و دزانم که مریوان چرنجی که
کێشا و چۆن بە تەنیایی هەوڵی دا و چۆن توانیشتی لە ڕاستیەوە بچێ شتێنە سەرکەوت توژێ دەستخۆشی لێدێت سەردەمانێک زۆر بە سەختی ژیانی دەکرد و زۆر بە ناڕەحەتی دەژیا و کاریشی بەڵام مەریوەندیان خۆت دەزانی بزوتنەوەی وەرگێڕان لە ئێراندا بەسەر شانی کوردەکانەوە محەممەدی قازی خۆ داماژە ئیبراهیمی نووسی حتا صالحی حسینی صالحی علی محەممەد ئەفغانی بە زۆری لە هەمان کاتدا شانۆ لە هەردوو بەشکی هەم شانۆی عروسەکی هەم شانۆی هەدەوروسی بەسەر شانی کوردەکان بەهێروز غەریب و قەلبەدی سادە موزیکی ئێرە بەسەر شانی کوردەکان هەتا ئێستا بواری سینەما زۆربەی کورد باڵا دەسە لە ئاستی پایتەخت دەبێ بڵێم کوردەکانی ڕۆژهەڵات لە بەشی ئەدەبی و فەرهەنگی و هەتا فکریشدا ڕۆڵێکی زۆر کاریگەریانە بۆ وڵات و بەرچاو بەڵام ئەوەی کە ئێرانیەکان باوە بڵێن بە جۆرێک سەیری کورد دەکەن کە وەک ستاپ نیشن دەیناسن یا وەک کوردە فەرهەنگ سەیری دەکەن و کوردە کەلتور دەبینن ئەمە زۆرتر ریشەیەکی سیاسی هەیە تێگەشتنەکە تێگەشتنێکی سیاسیە و دیدگایەکی ناسیۆنالیستانی دێرینەخوازی ئێرانی لە پشتیوەیەتی هیچ وەختێک ئامادە نەبوون بەوەی مەسەلەن سەیری کورد وەک نەتەوە بکەن کاڵچەری کورد و کاڵچەرێکی سەربەخۆ ببینن لەژێر کەلتوری فارسە تاریکی دەکەن و لەژێر کەلتوری فارسیش لەفتێ ناسەی دەکەن بۆ مەسەلەی ئەنفار کە ئاماژە پێدا کاری تۆ قەتئەن کاریگەر قەتئەن زۆر باش بۆ وەرگێڕانانی کارەکتەرانی کاردیوە هیچ خەڵکانێکی تر دەستان خۆش بێت دیارە من ناتوانم مطلقاً لەسەر وەرگێڕانەکانی تۆ قسە بکەم چون نەخوێندێت بۆ چون نەخوێندێتەوە مافەشم نییە قسە بکەم بەڵام کارەکەت کاری بەجێ بۆ کاری زۆر چاک ئەوە هەر وەک یاداوریە ویستم ئەو واقعە دەرکەوێت کە لە ڕۆژهەڵاتدا بەڕاستی جێپەنجەی کوردەکان دیارە بۆ مەجەللەی فردوسی ئەزانم دیتە مەجەللەی فردوسیت ئەگەر دیبێ لەوێ مەسەڵەن جیلوەی شانۆی گۆران تەرجمە کراوە شێعرەکانی گۆران تەرجمە کراوە تەحلیلیش کراوە نەقدیش کراوە و پێش ئەویش زۆر شتی تر کراوە لەسەر ئەدەبی کوردی مەسەڵەن من بیرم دێ لەسەر ئەدەبی شوانکاری کورد قسە کراوە کە ئەمە ئەدەبێکە لە هەموو دنیادا دەزانین ئێوە بەسڵح لە ئەدەبیاتی دنیادا حزوری هەبوو هەتا لەسەر ئەدەبی بەرەنگاری قسە کراوە ئەمانە کراوە شتێک نییە مەسەڵەن تۆ ڕەنگە لە من باشتر موسابیش بناسی یەکێک لەو کەسانی کە پێش هەموو ئەو کەسانە دەستی بۆ شتانە بردووە موسابی کۆی بکەمەوە قسەکەم ئاوایە لە ڕەهەندی هونەری و ئەدەبی و فەرهەنگیدا کاری زۆر کرا محەممەدی قازی بەنامشەرا دەست پێ دەکات سەرکێکی خاسە میتۆدێکی خاسە و تێڕوانینێکی خاسە لەبەرەوە دەتوانم بڵێم بزوتنەوەی وەرگێڕانی ئێران لەسەر شانی کوردەکان بۆ بە بزوتنەوەی موزیک و شانۆیانەوە بەڵامێتر جێگەی بەحس نییە دیارێستا هەتا ڕۆمانە گەورەکانی وەکو شوهەری ئاهوخانم یەکێک دەخوێندەوە محەممەد عەلی ئەفغانی پێی وایە خەڵکی ئەفغانستان بەڵام کوردە بۆ ئێمە دەزانین کە ئەم ڕۆمانە چ قەدرێکی هەیە چ قودرەتێکی هەیە چ توانایەکی هەبوو و چ ڕچەیەکی شکان بوو کاری ئێوەش بەڕاستی نامێ وەڵام کەمتر زۆر گرنگ بوو و زۆر بەجێ بەڵام خەڵانی کە زۆر بەردەستەی من لە شتەکەی تۆدا دیم و پێشم خۆش بوو باسی دارالحکمەت کرد زمانی عەباسیەکانە نمونەتدا لێرە من دەبێ بڵێم ڕاستە قسەی تۆ زۆر بەجێیە کە کاری وەرگێڕان کاری ئینستیتۆتە کاری سیاسەتێکی داهێژراوی گڵاوکراوە و بیرێکراوەیە کە لەسەر استراتیژیکی دیاریکراوە دەسڵاتێک بۆ پێشوەری و دروستکردنی پەیوەندی کاری لەسەر دەکات لێرە نییە بەڵام ئەو کارانی تۆش و ئەو کارانی تریش کە دەکرێن هەمووی دەچێتە چوارچێوی کاری چاکەوە من ئەو کارانی ئەوە بەڕاستی زۆر بگرنگ وەردەگرم ولی ئەوەشمان لە بیر بێ هەر کارێکە دەیکەین مەسەڵەن بۆ نمونە ئێستا ڕەنگە زۆرچی وەرگێڕانەکانی تۆ ڕۆمان بن ڕەنگە نازانم شێعر و شانۆنامەشێتەیە ڕەنگە ئەمە وەکو هیگڵ دەڵێ پەیوەندە بە دیانی سەردەمەکەی خۆیەوە جەوەکە جەوی ڕۆمانە مەوجەکە مەوجی ڕۆمانە ئەگەر جەوەکە جەوی فکر بێت جەوی بیر بێت سەردەمانێک لێرە من بیرم بێت 10 ساڵەوە پێش 15 ساڵەوە پێش ڕامینی جەهان بکرد ئەرز نەدەکرد مرادی فراتور ئەرز نەدەکرد ئەمانە بۆ بنە مۆد یعنی بەردەوام دەوتران لە کاتێکا خۆی لە باشترین حاڵەتە ئەم متەفەکرە ئێرانیان ئەگەر قائیل بە متەفەکر دەستی سێن تۆ لە من باشتر دەزانی وەرگێڕانی بەشێک لە وەرگێڕانەکانیان لە دەستی سێوە دەکەن دوای ئەوە سەردەمانێک سروش بوو دەباغ شریعەتی بوو یا لە ئێستادا مەسەڵەن ئەو کابرای پەنجیرانی سامی جەواد تەباتەبایی جەواد تەباتەبایی یەکێک لەوانی دەمێ بڵێم
لحسن يعني إما وكو شخص نقول أنستيتو وكو تاك كداز مشترك بين راس سلكي شخصي كمان تاع خالتي هي بلام لقل أو موجود في زمان ده دوات سشن من تيم واقف من دنيا أكاديميك مرتنيه هو الجامعة جيان لقوائي جياني كما قاعدة إيش لو هذاني دتواني لتور جل كيسر وجودوس كات بتهايبتي لو عنده نيجي وأدبيتي لو ممكن ويا مريمان لقوائي جياني صوتي إيران كتولي إيران درجة وباشيش بشي في دوزوس دەستخۆش. زۆر سپاس کاک جەلیل دەستخۆش ڕاستە من ڕاستی لەبەرەوەی نەئەکرا باسی من مەقالەم هەیە بە فارسی دەربارەی پێگەی کورد لە کللتوری لە تەرجوما بە دیاریکرا چون مۆسیقا خۆیەوە چەند کتێبی باسی گەورەی کورد یا لە سینەما و تەئاتریا مەسەڵەن کە منم لەگەڵ کاک بەهرۆز لەگەڵ دکتۆر قوڕی لەگەڵ زۆربەیان ونەوە تازە ئێستا نەوەیکی تازەی زۆر بەهێز زمانی کورد لە تاران من لە کۆنتاکتی نزیکان و شانۆی تاران بەدەستەوانەوە یعنی بە دیارترینەکانیان هەم وەکوانە بێش هەم وەکو دەرهێنەر و ئەکتەر و سۆپەرستارەکانی ناو سینەما و تەئاتر ئەوە زۆر بابەتێکی زۆر بەداخەوە جێگەی نە ئەوەلانە ئەوەی نادیدە بەڵام یەک شەمە ئاماژەی پێ بکەم چ کاک موسا کە ڕەفیقی و کاک باس باش ڕۆژ ڕەنگە خۆشی بیناسە زیک باسە و کوردی فەیلیشە ئەو یەکەمینە و کتێبەی کۆمەڵە شارێکی بچوو بوو بە هاوکاری کاک ئاکۆ غەریب کردی کە ئەو کاتە لەوێ پێشمەرگە بێن ئاکۆ غەریب یارمەتی کوردیەکە یابوو کاک موسا کوردیەکەی ئەوە باش نییە دوو متەرجمی عەرەبیە هەم مامۆستا ئیبراهیم یونوسی هەم کاک باغی قازی ساڵح حسینی هەموو ئەو کوردانەمان لەو چون لە زمانی ترەوە تەرجومە ئەەکەن ناچێتە خانی خزمەت بە ئەدەبیات کرۆ بەڵام هەر شانازی گەورەی ئێمە ینی پایی گەورەی فەرەنگی ئێمەیان داکتاوە شانازێکی زۆر گەورەیان بۆ دروستکردنەوە زۆر قابلیستاشە خۆزگە مەجالە بوو زیاتر لەسەری بدووان زۆر سپاس کاکەوان فەرموو. سپاس یەک تۆز دەنگە بەرزکە عەزیێتە من سەرەتا ئەوە بڵێم لەسەر تایبەتمەندی وەرگێڕانی کاکمەریوان من ئەدەبیات فارسیم خوێندووە ساڵهای ساڵ ئەدەبیاتی فارسی کار کردووە ئەزموونی من ئەدەبیاتی کوردیە زۆر کەم بەس بۆ ئەو بەرزە پێشدەیت من لە ڕێگەی کارە فارسیگانەوە هەم بەختیاری ناسیوە هەم کاکمەریوان هەڵەبجەی سەرەتا فارسیگانی خوێندووە دواتر دەڕام بگوێت کوردیەکانی تەنانەت کارەکەی کاکیوا قادر من فارسیەی خوێندوە جار کوردی خوێندوەتەوە یان من کاکمەریوان چەند جار پێشاتوو کە تەطبیقی فارسی کوردیمان کردووە یان من کاریم کردووە چۆن نزیکیەتی ئەوە بڵێم من کە ئەدعاکەم من فارسیم خوێندووە ساڵهای ساڵ بەناو فارسە ژیاوە حتا بنەماڵەی من موزیکەکانی فارسم هەندێکشت من مەزەنی زۆر فارسی دەبم بەس هەندێکشت چون 15 ساڵی لەوێ ژیان نەکردووە کەمتر ئیسە 15 ساڵ ئەزموونی فارسی قسەکردن زۆر کەمدووە ئەمجەتوە هەندێک ئیدیۆم هەندێک قسە هەندێک ئەستڵاح هەندێک شتی تێدا هەیە زمان ئەو کەسێکی ژیانیەکە ئەزانێت کاکمەریوان ئێزانی من نەمەزانی چۆن نازانم دیارە لەم 15 ساڵە ئەو مەتەوەکە ئەو ئیدیۆمە ئەو شتە دروست بوو بەردەوامی یعنی خۆ نوێژنکردنەوەی زمان تایبەتمەندی کە تو تیاشی ژیان بکەیت ئێستا ئەوە بڵێت ئەزموونی کاکمەریوان بێرن یەکەم تەرجمە یەکەم وەرگێڕانی لەگەڵ کۆتاییەکەی بەردەرفەیلی چاوی دەکەن بدڵنیایی و کاکمەریوان یەکەم تەرجمەی خەتە تەمام نییە پڕیە لە هەڵەی فارسی کوردی پڕیە لە هەڵە بۆ بوو من نازانم یەکەم تەرجمەکانە بەس دڵنیانەوە ئەوە وەکو تەقدیرەڵی نایڵم هەڵی زیادە خەڵک بەس بەندەرفەیلی چاوی لەکەی یا بە دووزەقەی هەم بۆ دووزەقەی تماکە ئەوە دەبڵێن فارسیگە کە لە ئاسی وا بڵێن خودت کەسێک نووسەی فارسیش بێ ناتەنەوە تەرجمەی کردەوە یعنی نووسەی فارس ئەوە نووسێت وا ناینووسێت ئێستا هەندێک تایبەتمەندی هەیە ناوەڕۆکی دەقەگە قەویە ئەو نووسەر تێکستی کاربەختیاری یا ماڵی پشیلەکانی کاکیوا قادر بەهێزە ناوەڕۆ وەرگێڕانی دژی بەهێز دروستە بەس ئەمە وەکو تایبەتمەندی کاری کاکمەریوانتن بەس یەک کتێبینیش هەیە کاکمەریوان کارکەم کە خۆزگە هەر تەرجمە وەرگێڕان هەر بە شەخسی بکرێت نەکرێت دەست حکوومەت و خانەی تەرجمەیان یعنی با هیچ کەس سپۆنسەری نەبێت ئەو ڕەنجەی کاکمەریوانە کێشێت ڕەنگە تا 20 ساڵتر کەسێک کاکمەریوان پەیدا نێتەوە بەس یەکێکتر لە 20 ساڵتر کاکمەریوان هەڵەبجەی پەیدا بێت کە ئەدەبیاتی کوردی ئەوە بە فارسیەکان دانسێنێت باشتر لەوەیە کە ناوەڕی دروست بێت بە پرۆژەی استراتیژیکی وەرگێڕان دابن ئەو کاتە هەموو شتێکی ئەکرێت دەبنەوەی کە لەکوێنە بەرژەوەندیە حەزبی سیاسی دەوڵەتی حکومی مادی مەسەحەری ئێستا وادە پێ بڵێن مەسەڵەن بۆ دووهەمی هەناری دنیا 26 شار چاپ بێت
من دوو جار فارسیەیە کردن و جار کوردیگە بردەستم دایترین تاریخی بۆ شێوازە ئەمە نیشانەیەوەیە کە لەوێ 26 جار چاپ کراوە بەڵێ بە فارسی بە فارسی 26 دانە ئەلکتریکی- هەزار تیراژیە ئەلکتریکیەکەی زیاتر خوێداوە بۆ بەسەر چاپاتەوە بەبەستەوەیە ئەگەر ئەو کتێبە لۆگۆی حکوومەتی هەرێمی پێوە بیت لۆگۆی وەزارەتی ئێرشاد ئێرانی پێوە بیت دڵنیان دوو جار چاپ ناکرێت دڵنیان یعنی ئەمە نوعی اعتراضە بە سیستەمی حکومی دەمێ مترجم لە ئەسڵا کاری سیاسیەکە ئاوا دەبێت کارکردنەوان سیاسیە حتا حەزبی سیاسی کاری سیاسیەکە کارکردنەوە ئەمە مەبەستمە بۆ کە ئەم شێوازە باشترە کە هەر شخصی بمێنێتەوە دەست خۆش کاک پێوەجان ئێمەوە بۆ لاو بەس نەخ مافی خەڵکە خوێن ئاوا مافی خەڵکە خوێن پەلەمە کاگەڕێمەوە بۆ لاو کاکی وەفەن قەینا مەجالە بێ بیرمان ناچێتەوە لەو خیاڵمانە من اخلاقی بناوی قصه کنم نتمنى قصه کنم بس پرسیارەکەی هاوڕێیەمان وای لێ کردم کە قسە بکەم. بەناو هەفتە ڕۆژی کە لەگەڵ کاک مەریوان بوو تقریبا 7-8 کۆڵی چۆڵ کۆمان کرد لە ئێران و زۆرینەی ئەو ڕەخنەگرە زۆر جدیانی کە هاتنە سەر کتێبەکەی من یان سەرەوانی کارکتار قسە بکەن پێشەوەی لەسەر کتێبەکە قسە بکەن چارەکی 20 دقیقە بەس لەسەر گرنگی وەرگێڕانەکانی کاک مەریوان قسە کردووە و ئەم وەرگێڕانانە چەند جددین و چەند گرنگە ئەوەی کە من لەو سەفەرە فێری بووم کە بەداخەوە لێرە لای ئێمە نەماوە ئەویش احترامی ئوستاز و شاگردە تۆ 65 کتێبت تەرجمە کردووە لەبەرەوە ئەوەی کە دێت قسە لەگەڵ تۆکە ئەبێت احترامی ئەوەی هەبێت کە تۆ 65 کتێبت تەرجمە کردووە یعنی ئەزمونێکی گەورەکەیە هیچ کاتی هاوڕێگەسیس ئەکادمی کەس ناکە بەنووسەر ناکە وەرجێڕ من سێبەری بام تەرجمە کردووە لە سویدیەوە 1 ساڵ و نیمی پێچووە تا تەرجمە کردووە تا ئێستا 4 جار چاپ کراوەتەوە باشە هەڵەیەکی کچکۆلە 1 دێڕ کچکۆلە لەبەرەوەی من خۆم نووسەرم ئەمانەتیەوە 1 هەڵی کچکۆلە کە هەستم کردووە ئەم سویدیە تێ ناگەست تەلەفۆن کردووە گۆران مەریوانی لە نیودەلگیە گۆران پێکی من نازانم پەیوەندیم کردووە بە پرۆفیسۆرێکی زمانەوە لە ستۆکۆڵم تێری بۆ ئەمانەتەوە ئیشو کردووە دڵنیام 100 کەسی تر بێنی تەجێبین و ئەگەر لە ڕووی ئەکادیمیەوە تەرجمە بکە تەرجمە هەرگیز زۆر خۆشحاڵم با تاوا بێکە ئەکادیمیا لە تۆ کا بەنووسەر لە تۆ کا وەرجێ ئەگەر تۆ کاک مەریوان خەیاڵی زمانی فارسی تێنەگە درکی پێ نەکە و شارەزای خەیاڵی زمانی کوردی نەبێت ممکن نییە بتوانێت وەرجێڕێکی باش بێت ئەو سحرەی کە لەناو زمانایە و ئەو ماڵەی کە لەگەڵ یانکەی ئەو متەرجمە زایی لە چێ لەوا چێ کە تۆ زمانێتی وەکو چۆن لە شیعەیە کە دەرەچێ سەیری ئەشعارەکەی متەرجم سەیریەوە کازانی یعنی هەموو نهێنیەکانی تێکست ئەبێ بزانێت اینجا توانێت بێت وەرجێڕێکی باش لەبەرەوە زۆرینەی ئەو ئوستازانی ئەوێ ئاهاتن بە قەدرێکی زۆر گەورە و حرمەتی ئەو پیاوەیان بدێت ئەو تۆ سەفیری ئەدەبی کوردیت ئەو گەورەیە زەن ئەو خۆی ڕەنگە لە ڕووی لێەوە باس بکات ئەوەی کە منیش لەگەڵ کولێرە بەخشینەوەی نییە حەقیقەتێکە ئەبێ باس کرێت زەنی و هەمیشەش چارەکی یەکەم ئاهاتن باسی جوانی تێکستی ئەم پیاوەیە و ئەگەر تۆ ڕەنج نەی هیچ شتێک لە چەقەنەیەک ناوێت بە چەقەنەیەک ناتوانین بنەوە لەسەر ناتوانین بە متەرجم ئەبێ ڕەنج بێت ئەو کوڕە لە کرێکاریەوە ئیشی کردووە زانی لە بێ پارەیە ئیشی کردووە لە کاتێکە ئێستا هەرچی نووسەری فارسە ئێرانە هونەرمەندە وەرجێڕ ناقیلی جددیە هەموویانە ناسێت هەموویان حرمەتێکی گەورەیە لەبەرمان لێرە بێ سوپاسی ئەم پیاوە بکەین کە ئەم هەموو ئیشی کردووە بەبێ بەرابەر زەن کاکرا مؤسسەیەک لێیکە کە ئەکرا ئەدەبی فارسی کوردانی ئەودی ڕۆژهەڵات ئێمە بناسانن کەچی کوردانی عێراق بە قەولی ئەمان ئەدەبی فارسیان بێ بناسان دۆزن لەبەرەوە بێ تەقدیری و حاڵەتە بژینە دەست خۆش هەموو منەوەرانی کە باسی کردەوە هاوڕێمان هەمویان خزمەتی زمانی فارسیان کردووە بە دەرەجەی یەک نەک خزمەتی زمانی کوردی ئەوەی کاک مەریوانی کە زۆرینە یعنی ئەمدی و ئەودی دەست خۆش خۆی لە قسەکەی جەنابتەوە سەریەڵا دوای تۆچمە لای کاک بەختیار
یەک دقەکات هەیە بۆی جواب بیتەوە کاکشەنگ چکە وا هەستێک دەرەکەوێت کە ئاوا هەستێکە کرێ کە تۆ زوڵمە کردبێت لە ئەزمموی کاکمەریوان بەرامبەر وەستان بۆ کاکمەریوان من لە مێژە کاکمەریوانیەکە ناسیم هاوڕێمە و کارەکانی نادیدە ناگرم هاوڕێگیان ئەگەر ئەو هاوڕێ بەڕێزە پێیواگە من بەرامبەر وەرجێڕەکان هاتوون بۆستمەوە نە ئەڵبەتە هەمویان کاری زۆر باشیان کردووە هەر وەرجێڕانەکانی کاکدیوا خۆی ئەوانەی کاکمەریوان من زۆرینیان ئاشنام کرد دوم نەکەەوە سپاسیشیانەکەین یعنی ئەوانە نەبوونایە ئەمانە ئەڵبەتە لە زمانەکانی ترەوە نەئەگەشت بێگەمە یان لە زمانی کوردیەوە کاکمەریوان بەختیار عەلی کردووە بە فارسی نەئەگەشتەوە یا ڕەنگە چەند ساڵێکی دیکەیەکێکی دیکردایە من کارەکانی ئەوان نادیدە ناگرم پرسیارەکەی من قسەکردن بوو لەسەر ئەو پرۆسەی کە ئێستا بەڕێز خەریک و شیت دەکردەوە بۆ من ئەمە گرنگە کە ئایا کلتور زمان هەموو وردەکارەکانی ئیدیەم پرۆڤێرب چی هەتا دوایە تەفاسیلی زۆرە لە بەرچاو گیراوە ئەمانە لە بەرچاو خۆی ئەگەر کاکشەنگەوە ئەگەر تۆ جەنابێ مەسەلەن 2 پۆینتە هەڵبژاردایە بووتایە لەم ڕۆوە لەگەڵ ئەم ڕۆوە من نەقسم بینیوە لە بەرنامە لە کارێک نەنە لە کارەکانی کاکمەریوان زیاتر ئەچوینە ناو بابەتەکەەوە بەس شتە گشتیە ینی ئەوەی جەنابیش زۆر گشتیە ینی نەقدەکە وەکو پێشدارم کرد عین جەناب توانین لەسەر پرۆسەکە قسە بکەین کاک بەختیار فەرموو سپاس بریوان من لە شایەتیە بۆچمە ناوە فستیڤاڵی گەلایۆژ هەموو ساڵێکەیە خۆتان زانن تا ئێستا 25 فستیڤاڵمان ساز داوە لەو 25 فستیڤاڵە لە ئێران تێکرا تقریبا 2600 تا 2700 کەسمان داوەت کردووە ئەڕقام لەم 2600 تا 2700 کەسە ڕەنگە 400 تا 500 فارس بوون کە داوەتمان کرد ئەمە ناوی هەمویانمان لایە و نووسراوە بەشی زۆریشی هەر مەریوان ڕاستپێڕاوە کە ئەو دەورە من بەش بە حاڵی خۆم یەکێک لە سەبەبەکانی شەوقی هاتنی فارسەکان بۆ فستیڤاڵی گەلایۆژ بایەخی فستیڤاڵی گەلایۆژ نەبووە ئەو وەرگێڕانە نەبووە کە مەریوان کردێتی ئەو وەرگێڕانە نەبووە کە هاتوون هەر یەکە من مەناقشیان لەگەڵمانە لەسەر وەرگێڕانەکانی مەریوان بووە زۆر بە گەورەیی سێگیان کردووە زۆر بە جوانی سێگیان کردووە طبعاً ئەوانەی ئێمە دەعوەتمان کردوون یا دکتۆرا بوون یا مامۆستای زانکۆی زۆر گەورە بوون یا موفەسیری فەلسەفە بوون یا ڕخنەگرێکی گەورەی ئێرانی بوون ئەمانەمان داوەت کردن زۆر کەم شاعیر و ئەوانەی فارسمان داوەت کردن ئەمە یەک دووەم وەڵا دەرگایەکی جوانت کردەوە جەنابێت ناوی جەنابێت شەنگۆ 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 بە قسەیەک لەسەر ئەکادیمی و نائەکادیمی لە وەرگێڕانە ئەمە قسەیەکی زۆر ینی بە ئەم جەدەلە نەبێ بە جەدەلی ئەوەی یەرکە لە مریشکە یان مریشکی هێرکەیە بە دەنێکە ناقشەیە هەرچەند علم زباتی کردووە کە مریشک لە هێرکەیە بەڵام ئەم قسەی هەر فایدەی هەر مەناقشەکە ئەڕاو هەر ئەو قسەیە یعنی بەش بە حاڵ خۆم ناتوانم بنەماکانی ئەکادیمی لە هیچ بوارێک فراوەش بکەم ناتوانێت لە بواری وەرگێڕانیشە بە هیچ شێوێک ناکرێت ئەوە فراوەش بکەیت بەڵام بۆ معنای نییە ئەگەر ئەکادیمی نەبی ناتوانێت وەرگێڕانی سەرکەوتوو بیت بۆ باشی کارامەند نەخێر هیچ وایە ئێستا ئەگەر وەرگێڕانەکانی کە لە مێژووی ئێمە کراوە ڕیزبەندیەکی بۆ بکەیت لە ساڵ 95 ئەوانە کردویانەکە ئەکادیمی چێ ئەتوانێت ئینکاری بکە لە عەبڵای حەسەنزادە لە زمانی کوردی ئەو وەرگێڕانەیەوەی کرد چی ئەکادیمیەکانی دیکە هەموو جارێکە ئیبینم خواخوا بڵێ زۆرش دۆستی لەگەڵ مامۆستا عەبڵا زۆر دۆستی هەموو جارێکە ئیبینم خواخوا بڵێ نامیکەیەکی ترم بەدەست بێت تەرجمەی کە ڕاستی مەدرسەی کوردی لە زمانی کوردی چواری وەکو مامۆستا عەبڵا هەیە ئەگەر تاڕشتی کوردی بوێ ها داڕشتنت بوێ من حەقم بۆ نییە تەرجمەی حەرفی بکەیت ئەو ڕستە بەم ڕستە ئەو دێر بەم دێر ئەم قسەیە بەم قسەیە و تەرجمەی حەرفی مردووە زۆر مردووە هەر چێژیشی نەیابینم ئەسڵەن من پێم وایە ڕۆحی زمان لە ڕۆمانایە ڕۆحی هەموو زمانێک لە ڕۆمانایە
چکە ئەو وردەکاریەی لە زمانە لە ڕۆمانە بەکاردێ لە هیچ بوارێکی ترە ناتوانێت بەکاری ژیان هەمووی لە ڕۆمانە ڕۆمان یعنی ژیان ژیان یعنی ڕۆمان ئەگە وەرجێڕێکی زۆر کارامانە بی قەت ناتوانێت ڕۆمان وەرجێڕێتەوە قەت ناتوانێت بە تایبەتی لە زمانی کوردی بۆ زمانی فارسی زمانی فارسی کێکە لە زمانە هەر دەوڵەمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کتێبخانی فارسی لە کتێبخانە هەر دەوڵەمەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە نووسەر و ڕخنەگیری فارسیش لە بواری ئەدەبا دەوڵەمەندترین نووسەر و ڕخنەگیری فارسی لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە زۆر زۆر مەریوان یەک لەناو ئەمانە ڕچەیەک ئەشکێنێ ئەتوانێت ئەم هەموو ڕۆمانەی بەختیار عەلی و ئەو هەموو دۆستە بۆ بەختیار عەلی پیاەکە 26 جار ڕۆمانێکی چاپ بکرێت لە هێناکمان بەڕاستی ئەمە جێگەی تەقدیرێکی ئێجگار بەڕێوەبەڕێمە زۆر زۆر جێگەی تەقدیرێکی گەورەیە من خۆم شعورم پێکرد نەک بەڵێ وەڵا دەرکم پێکرد بە کاملی تەرجمەکانی مەریوان و ڕۆمانەکانی بەختیار عەلی لە ئێرانە چ کاریگەریی هەیە بۆ ئەوەی علاقەی ئەدەبی و علاقەی ئەدەبیاتی کورد و فارس بەیەکەوە ببەستێتەوە یعنی زۆر بە ئاسانی شعورم پێکرد بووە نەک بەڵێ وەڵا بکەین و زۆر جاریش ئەوانەی کە ئەو ناقدانەی لەسەر بەختیار عەلییان نووسیوە لە فستیڤاڵی گەلەرێ ڕێگەمان داون هاتوون قسەی زۆر زۆر جوانیان کردووە لەسەر ڕۆمانەکان زۆر زۆر قسەی جوانیان کردووە و هەموو قسەکانیشیان لەژێر تەئسیری مەریوان بووە هەموو قسەکانیان مەسەڵەن شکر مستەفا چ ئەکادیمیستی بووە هەژاری موکریانی چ ئەکادیمیست بووە خامنەئی لە خطابێکە ئەڵێ بە درێژایی مێژووی ئێران کەس نەیتوانی دەرەقەتی ابن سینا بێ ئەو دەرەقەتی هات هەژاری موکریانی دەرەقەتی هات لە تەرجمە بالنسبة للقرآن القرآن أساسا ولا نسينا نازل براكيش كشتوا نازل براكي هجاني بكريش كشتوا وشي نازل تدوي ليال كتبه الله ابن سينا مستحيل ويك فارسيزان لإيران متواني ترجمة كتايسا هيج فارسيزان يكوي لنا دا هجاني بكرياني كوي لنا وسلكو يعني بناغي جدانا بو ترجمة أو بواركا ابن سينا القرآن قالتني يعني يسا صد آيات بخيرانو ليلة رقا هبو حضور ليلة دانشين لصد أنه تيتينا قيدة طوال هجات ترجمية كانت أكاديميسية كانت لا إيران هزاران أكاديميسية هزاران زمانوان هي درقتي أودو كم سنة ترجمة فارسي ابن سينا كانت عن ترجمة طبعا ذبح على مكان الدنياش ذبح على مكان الدنيا كذا هنا كوريان كردو أكاديمي إنجلس شهادينية يا عزيز زماني هو سرماي ما تستوى شهادينية إنجلس بلا شهادينية مقصد الجوادانوي تونا جنابه بس حصل كنت أوجد دلالة بيني أكاديميستو بيني والجيري كانوا همو ما نواور مانجت كاكا شانغو من يك ماذا أبيك سكا وجر أبيك أجنبي من ما بس ما وانا أو متى زعمشكر مصطفى مسعود محمد حمد سعيد حسن رؤوف بيكر ديان نايف عبد الله حسن أصلا أنا جاني عربي كاك شانغو كسك بكالوريوس بارمتيخو سيكا خريكا ما في بلاد كان تخوي جا من يك نقطيك يعني أبغى لكاتي خويا قصقان أو فهم جمال لينيا تخبر متتان جماعة امبرادرش باسيكا يعني وجران الوانديش اكاديمي يعني شلون كساني اكاديمي وجرانك او كان ميوان او كان اكاديمي راسيه منات وين او كان اكاديمي ورجال خراب ولا ما كان شنات او كسيج اكاديمي ورجال اكاديمي خراب ورجال خراب لبروي هذه كان لبيجي يعني هذا كان لبيجي خويا بس ويا اكلات سكاني هردو كان بيجي خوانا زور دروز بيد يما بردام بيت الله كمين آية والجير أكاديميشية
ئەم برادە زۆر جوان باسی کۆمەڵێکشت هەیە لە ئەکادیمیای خوێن بۆ نمونە پراگماتیک مەسیماتیک سینتاکسە ئەمانە خوێن تەمەڕۆی باشتر تێ بگەیت لەناو لە وەرگێڕانەکە بەڵام لە هەمان هێزێکی سروشتی هەیە بۆ یان هەر ئامادەی جێڵەیە بێ بۆ لە خۆڵی دەستمانەکە یان لە تێگەشتنی باش یان بۆیە هیچ گرفت نییە تەنها ئەم برادەرە زۆر باڵە لێ تێگەشتنکە قسەکانی خۆی زای چیە من نمونەی کاک شەنگۆ نمونەی خۆمە بۆ بێنمەوە من هەتا 2009 کە چوومەوە زانکۆ و زمان و ئەدەبیات ئینگلیزیم تەواو کرد هەتا ئەو کاتە من 5 کتێبم تەرجەمە کردووە کە دوو فکریتیایە ینی وێلدۆرانتی تایە بەڵام لە دوای ئەوە نازام ئەو لەعنەتە ئەکادیمیە چییە کە دروسە بێ لە دوای ئەوە من کتێبم تەرجەمە نەکردووە ئەوە تا جەنابە حازر نیت خوێنومانە بەڵێ ئەیچۆن خوا جەماعەت تەواو نەبووینەوە هەمووتان هەستان زۆر ناخۆشە ئەوە بۆ ئەو کەسێک کە کۆڕی هەیە دکتۆر دڵشاد فەرموو دکتۆر جان فەرموو زۆر سوپاس وڵای میشە لەسەر و جەدەلێ و برادرانە ویستم بسەڵم خۆی ئەکادیمیان چییە؟ کێشەیەک لەگەڵ ئەکادیمیا ئەوەیە کە نازانین ئەکاد نەک نازانین یعنی تێناگەین لەوەی کە جەدوای چییە بوونی ئەکادیمیا چییە سوودەکەی چییە سوودەکەی ئەوەی کەم دوو هاوڕێ وتیان هەندێک بنەمای زانستی هەیە لەناو ئەکادیمیا ئەخرێتە چوارچێوەیەکەوە کە تووشی هەڵە نەبێت لەناو ئەو چوارچێوەیانە بەکاری نەهێنی هیوا باسی پرۆسیجەرێکی کرد بە کاکشەگۆش ڕێکمە بەستی لەوەیە تۆ ئەگەر ئیدیۆمێکی زمان سویدی بە باشی تێی ناگەی ناچاری ڕیسێرچ بکەیت ئیشی ئەکادیمی ڕیسێرچ بکەیت ئەو کردوێتی تووە لەبەروی کە کاکیوە تۆ ئەکادیمینی بۆت نییە ستایلی ئەکادیمی ئەوەی کاکمێرمان شێکار ستایلەکەی ئەکادیمیە لەبەری جەنابیشی عینەشت لە ئیدیۆمێکی زمانی کوردی بۆ نمونە شێوەزارێکی شوێنێکە کە کاک بەختیار یا کاکیوایە کاکەکانی تر بەکارێنن ئەگەر لێ حاڵی نەبێت پرسیارێک کاک بەختیارەکە ئەچێتەوە ناو فەرهەنگ ئەچێتە ناو هەنبانە گۆری ناچێتە چۆچوو ڕاست ئەکادیمیستی وایە تەرجمەی کردووە خوێنومەتەوە باوەڕ دەبێ بێزم لە زمانی کوردی ڕاست هەندێک مامۆستا قەزدی کاکشەنگۆ کاک بەختیار لەو ئەکادیمیستانە نێکار بەختیارانی پێی وەسکانە کاک لە دکتۆرای لەواوە هەیە یا لە ڕاناوی دکاوە هی بۆ کەسی سێوی کار دکتۆرای مەبەستی لەمە نییە مەبەستی لەوەیە کە ستایلێک هەیە یا ڕێبازێک هەیە کە ئەکادیمیایە لەمەوە دکتۆران لە ئامرازی دکاوە هەیەی دکتۆرای یی پەیوەندی بەڵێ هی ئامرازی پەیوەندی هەیە قەزی لەو کاتیمێنی قەزیەوەیە ستایلێک هەیە یا ڕێباز هەیە میفۆچێکە هەر خودیە و ئەدەبێکە کارمەریوان ئێستا خەریکێتی ئەپرۆچی هەیە یعنی پێ بزانین ئەمە ئەپرۆچانە ئەپرۆچی ئەدەبی تۆزانی بۆ بابەتی وەرگێڕان ترانسلیشن ستەدیز دیراساتی تەرجەمە وەرگێڕان چین ئەمانە تارگێت لەنگوێجەکە و چییە چ شتێکە پێویستە بێ بۆەوەی کە ئایا پرسیارێک من پرسیارم کرد بەڕاستی ینی نەهاتوم بڵێم داخە پرسیارەکە وا دەرکەوت یانی کەینەوە کاک فڵان کاک فیسار ئێوە چی دەرکەن یان وەزارێکیشان لێرە نیە تەرجەمەشەکەی دەستخۆش لەبەری لەو وارەیە کە نیمان کاکە شەنگۆجان هەستەکەم لە کاتێکا کە زمانی ئینگلیزی بە باشی نازانی و ئاگاشە لە دیراسات نییە و لە وەرگێڕان وەکو لایەنە ئەکادیمیەکە بلۆچی کردن ئەخ ڕەنگە ئەوەی کە ئاگاو لێ نییە مەسەڵەن کاکمەریوان لە بیدایەتە باسی کردوتی من لانی کەم 100 کتێبی میتۆدیم لە بواری وەرگێڕانە خوێنوەوە لە بواری نەقدی ئەدەبی و نەقدی شانۆشە ئاکادیمی هاوڕێیان زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان کاتێکی خۆش بۆ هەموو لایەک بەڵێ تاوا دەستان خۆش بێت فەرموون لە خزمەتتانە زۆر سوپاس کاک بەڕاستی کاک مەریوان شمایشان